گەورە و میهرەبان سڵاوی خواتان لەبێ بینەرانی عزیز و خۆشەویستی بەرنامەی مانگی من زۆر خۆشحاڵین کە ئەم شەویش هاتووینەتەوە لاتان هیوادارین تەندروست باش بن لەم کەشە خۆڵاویەیە کە ڕووی لە شارەکانی هەرێم کردووە و خۆی گەورە تاعات و عیبادەتی هەموو لای قبول کات و ڕۆژ و عیبادەتمان لێ وەربگرێت. خۆشۆنیە سڵاوتان لەبێت بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویست لە هەر جێگەیەگەن هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین کە بە دڵ و دەروونێکی ئارامەوە بە ڕۆحێکی گەورە و مرۆڤ دۆستانەوە و بە نەماکانیانی پیرۆزی ئیسلامەوە مانگە پیرۆزە بەڕێ بکەین و لە خوای گەورە دەپاڕینەوە کە تاعەت و ڕۆژووی هەموو لایەکمان قبول بکات ئینشاءڵڵا. ئازان خۆشەویستان بەرنامەی ئەم شەومان کۆمەڵێک برگە و بابەتمان بۆ ئامادەکردن لەو تۆرانەی کا پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە چۆریەکەی بەرنامەکەماندا باس لەوە دەکەین چۆن مانگی ڕەمەزانی پیرۆز بکەینە ڕێشوێنێکی باش بۆ پەروەردەکردنی منداڵەکانمان، چۆن مانگی پیرۆزی ڕەمەزان و خێر و بەرەکەتی ئەم مانگە و عیبادەت و پرستشەکانی ئەم مانگە لە منداڵەکانمان تێبگەینی، چۆن منداڵ وا پەروەردە بکەین کە ئەم مانگە پڕە لە خێر و بەرەکەت، پڕە لە بەخشندەیی، پڕە لە کاری چاکەوە ڕایان بێنین کە لەوەی لەم مانگە پیرۆزەدا وردە دەبێت مرۆڤەکان بە ڕۆژوو بن و عیبادەتی زیاتر ئەنجام دەن لەگەڵیشیدا کۆمەڵێک بابەت و زانیاری دیکەشمان بەڵێ تەوەرێکی تریشمان ئامادەیە کە باز لە گرنگی و ڕۆماڵکردنی مانگی ڕەمەزانی پیرۆز دەدەین کە دەبینین لە میدیاکاندا کۆمەڵێک بەرنامە دەبێت لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئەم بەرنامانە توانیمیانە بە شێوەیەکی دروست هۆشاری لای هاوڵاتیان بکەنەوە و بتوانن پەیامی جوانی ڕەمەزان و ئیمان و ئیسلامیەتی بگێنن بە بینەرانی خۆمان کە زۆر جار ڕەمەزان بۆ دراما و سێرکردنی کۆمەڵێک بابەت کە ئەسڵەن زۆر دوورە لە ئاینی ئیسلام و لە ڕەمەزانەوە بەناوی ڕەمەزانەوە ئەمانە پەخش دەکرێن بۆ بابەتێکی گرنگمان زانێ و کۆمەڵێک گفتوگۆ لەبارەوە دەکەین و لە میوانێکی تایبەتمان دەبێت. بەڵێ مانگی پیرۆزی ڕەمەزان کۆمەڵێک تایبەتمەندی جیاوازی هەیە کە جیاواز لە ماوەکانی دیکە بۆیە ئەم تایبەتمەندیانە لە نێو کۆمەلگای کوردیدا ڕنگ دەداتەوە دەبینی زیاتر خەڵک لە مزگەوتەکاندا زیاتر خەریکی عیبادەتە، زیاتر هاوکاری یەکتر دەکەین لە مانگەدا زیاتر مسلمانان بەخشندەی و کاری بەخشین ئەنجام دەدەن بۆیە زیاتر هەوڵ دەدەین کە بزانین میدیا لەم نێوەندەدا چ ڕۆڵێکی هەیە چۆن بتوانێت ئەو نمایشە جوانی نێو کۆمەلگا بگوازێتەوە بۆ نێو میدیاکانی. لەگەڵیشیدا کۆمەڵێک بابەتی دیکەمان هەیە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین دەستپێک دەچینە لای ناوپێک و دەگەڕێنەوە لاتان. بەڵێ ئازیزان دووبارە گەڕاینەوە سڵاوتان لێبێت. بابەتی تەوەرەی یەکەمی ئەم شەومان بریتیا لە گرنگیدان بە پەروەردەی منداڵ لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا. زۆر جار گەورەکان بەهۆی ئەوەی کە مانگی ڕەمەزان دێوخۆیان کۆمەڵێک پەرستش و عیبادات ئەنجام دەدەن گرنگی ئەویان لەبێت دەچێت کە چەندێک گرنگە منداڵان لە تەمەنێکی بچووکەوە فێری پەرستشەکان بکرێت و مانگی ڕەمەزان بکرێتە وێزگەیەک بۆ پەروەردەکردن و فێربوونی کۆمەڵێک زانستی قورئانی و لە ڕێەوە بتوانن کاتێک گەشیان کرد و گەشتە تەمەنێک کە ڕۆژیان لەسەر فەرز بوو بە شێوەیەکی دروست ئەنجام بدەن. بۆیە زۆر گرنگە ئەم بابەتە تەوەریەکەمی ئەم شەومان تایبەتەوە. مامۆستایەک ئێستا لەگەڵمان ئامادەیە لە ستۆدیۆ ئەویش بانکخوازی ئاینی مامۆستا بەکر سڵیقی. مامۆستا بەخێر بێت. خۆشحاڵ بین مامۆستا بۆ گرنگە ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا خێزانەکان و دایک و باوکان بە تایبەتی گرنگی بدەن بە پەروەردەکردنی منداڵ. بسم الله الرحمن الرحیم دەستخۆشیتان لێ دەکەم. ئەلبەتە ئەم بابەتانە باسکردنیان بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا زیاتر پێویستیترە چونکە مانگی ڕەمەزان ئەوە فەضلی خوایە کە خەڵک بە زۆری سپاس بەخوای پەروەردگار ڕوو لە مزگەوتەکانەکەن و بە تایبەتی منداڵە چاوگەشت و جوانەکانمان دیارە مانگی ڕەمەزان وەکو باستان کە تایبەتمەندی تایبەتی خۆی هەیە
و ئەم بابەتانە بەڕاستی زۆر گرینگە و گرنگەکە لەبەر دوو شت. یەک زۆرینەی دایکان و باوکان زۆر گرنگی بە پەروەردەی منداڵەکانە نادەن. ئەوە من بەڕەهایی باسی ئەەکەم. هەیە سوپاس بەخوا زۆر دایکان و باوکانمان هەیە کە زۆر ینی سەرقاڵی ئەوەن کە چۆن ئەولادەکانن پەروەردە بکەن و ڕایان بێنن بەو شێوازەی کە شێوازی پەروەردەی ڕاستەقینە و جوان. و خاڵێکی تریش ئەوەیە کە ئێستا ئەو بەرنامە و ڕێزکانی کە هەیە لە دنیادا زۆر ئیش لەسەر منداڵ دەکەن، لەسەر تێکدانیان، لەسەر بە لاڕێبردنیان، پەروەردە نەکردنیان، مەشغوڵکردنیان بەم تۆڕە کۆمەڵایەتیانە، نەخوێندنیان و ئیهمالکردنیان. والحاصل کۆمەڵێک بابەتی زۆر سەیر و سەمەرە کە بخۆتان دەزانن و بینەرانی بەڕێز ئەوانش ئاگادارن. زۆر ئێستا لەو لایەنانەوە بەڕاستی زۆر سەرقاڵی ئەوەن کە چۆن منداڵ بەلاڕێ ببرێ، چۆن منداڵ پەروەردە نەکرێت، چۆن منداڵ نچێتە سەر ئەو ڕێگە ڕاستەقینە شەقامە جوانەی کە شەریعەتی ئیسلام و پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم کە دایناوە بۆ پەروەردەکردنی منداڵ دانەیە بۆ شێوازە لا بچێت. ماوەستا دەمەوێت پێشەوەی بچینە ناو کرۆکی بابەتەکەمان و تەوەرەکەمان، دەمێ ئەومان بۆ باس بکەی کە بەکێ دەوترێت منداڵاتە منداڵ لە چ تەمەنێکدا پێی دەوترێت منداڵ. زۆر جار خێزانەکان منداڵێکی هەیە لەوانێت تا 6 ساڵ هەر بە منداڵ حسابی بکەیان، زۆر جار دەگاتە 15 ساڵیش هەر پێی دەڵێ منداڵ و پەروەردەیەکی منداڵانەی دەکات. ئایا چۆن جیاکاری لەوە بکەین کە ئەمە پێی دەوترێت منداڵ و ئەمە پێی دەوترێت کە گەورە بووە و گەشتۆتە قۆناغی بەدەر لە منداڵ؟ بەڵێ دیارە ئەمە زانایان زۆر بە شێوازێکی جوان تەحلیلاتێکی چاکیان کردووە بە دوایدا چوون. منداڵ دیارە هەتاوەکو دەبێتە 7 ساڵە هەر بە منداڵ حسابە. منداڵێک ینی هیچ شتێکی لەگەڵ ناکرێت. بۆیە پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم لە دوو فەرمودیدا ئیشان دەفەرمێ مڕوو ئەولادەکم بسەڵاتی وهم أبناء 7 و لدوم دەفەرمێ علموهم وعلموهم. ئیشیان دەفەرمێ فەرمانیان پێ بکەن، ئیشیان دەفەرمێ فێریان کەن. کەی کاتێک کە بوون بە 7 ساڵە. دیارە لە کاتێکدا کە منداڵ دەبێتە 7 ساڵە، لە 7 ساڵیەوە تەواو ماناوە ئەمر و فەرمان و فێرکردن و پەروەردەکردن ئەمانەی دەست پێ دەکات. و دەفەرمێ هەتاوەکو 10 ساڵە ئێوە فەرمانیان پێ بکەن، فێریان کەن، پەروەردەیان کەن، ڕان بێنن ئەو شتانێکە گرینگە. جا ئەوە کە گرینگە لە فەرمودەکە هەر باسی نوێژی کردووە، باسی ڕۆژووی تێدا نییە. زانایان باسی ڕۆژویان کردووە، زانایانی فیقی ئیسلامی شەریعەت باسی ئەوەیان کردووە کە دەڵێن مادام نوێژکردن ئەوها پێغەمبەری خوا سەڵم باسی کردووە، مەنا ڕۆژەکەش هەر گرینگە. بۆ چونکە ڕۆژوو پەیوەندی هەم بە جەستەوە هەیە و هەم بە نەفسی و دەرونیەوە هەیە. یعنی هەم جەستەی ئینسان کە لەسەری ڕابێ قازانجی هەیە بۆ جەستەی ئینسان وەکو لە فەرمودی تر لە هەمەش پێکردووە، هەم دەرونی ئینسان دەرونەکەشی بە قووەت و بەهێز دەبێت لانی دەرونی. جا مەبەستم وەیە کە لە فەرمودەکانە هەر باسی نوێژ کراوە، باسی ڕۆژوو نەکراوە، بەڵام زانایان هاتوون بە قیاسکردن لەسەر نوێژکردن باسی ڕۆژویان کردووە و زۆر گرنگیان پێداوە. بەڵام زیاتر تەمان فتوانی ئێساش کە تازە هەیە، شێخ بن باز، شێخ عوثەیمین ڕەحمەتخوا لەبێ، زانانی دیکە هەموو باس ئەوە دەکەن، دەڵێن ڕۆژوو کاتێک زەرەر بە منداڵ بگێنێ، بنیە و جەستەی زەعیف بکە، ئەو شتانە کە پێویستە بۆ جەستەی منداڵ بە تایبەتی پڕۆتین و ڤیتامینات و ئەو مەسائلانە، ئەگەر هاتوو ئەوەی کەم بوو نەتواندرا، دەڵێن وا چاکێکەوە بە ڕۆژوو نەبێت. بۆیە کەواتە لە 7 ساڵیەوە فەرمانی پێدەکرێت کە دەتوانی فەرمانی پێ بکەی بە ڕۆژوو بێت. بەڵام بەو مەرجانەی کە منداڵەکە لاواز نەبێ، زەعیف نەبێ، بوونی تێک نەچێ، زەرەری لێ نەدا. بەڵام بە قسەی دکتۆرەکان ئەوەندەی کە من بە دوواداچوونم کردووە،
بە تایبەتی دکتۆرەکانی وڵاتانی عەرەبی وەک نەدا یاعقوب و هەندێک کۆمەڵە دکتۆری دیکە هەن ئەمانە دەڵێن وا چاکە منداڵ لەسەر ڕۆژوو بۆ شێوازە ڕابینی مەسەل لە بەیانی هەتاوەکو سەعاتدە هەتا نیوەڕۆ دوایی ڕۆژەکەی بشکێنێ وهاکەدا ڕۆژێکی تر بە هەمان شێوە هەتاوەکو وردە لەسەر ئەو ڕۆژۆ ڕادێ و هەم زانایانی شەریعەتی ئیسلام و هەم دکتۆرەکان هەمیان هاوەڕان لەسەر ئەوە کە ڕۆژوو بۆ منداڵ زۆر گرینگە بەڵام زەرەری لێ نەدا بۆ گرینگە وەکو باسم کرد ئەو دوو لایانە پڕ دەکاتەوە یەکەم لایانی دەرونی منداڵ بە قووەت و بەهێز دەبێ هەست بە زۆشتی گەورە دەکات دووهەم لایانی جەستەی بەڵام بەو شێوازە کە زەرەری لێ نەدا بە قووەتی دەکات جەستا یعنی چونکە وەکو ڕاضەیەک و وەرزشێک و فێری نەزم و نیزام و ئەو شتانە دەبێت زۆر گرینگە بەڵام دوو خاڵ زۆر گرینگە بۆ منداڵ کە دکتۆرەکان زیاتر باسییان کردووە ئەوەی کە من دەرم هێناوە یەکەم منداڵ دەبێ دایک و باوکی لێ سیستمێکی خواردنێکی ڕێکوپێکی بۆ دانێت ینی قەزی خواردن ئەو شێوازەی کە نیزامی خواردنێکی ڕاستەقینە و جوانە دووهەم لە دوامە کە ڕۆژیشکان دەبێت ئەو منداڵە تێر بکرێت لەو هەموو شلەمەنیانەی کە ضروری شەربەت و مەسەلەیتر هەر شتێکی کە بە قووەت و بەهێزە بە ئەو منداڵە ئەوە گرینگە بە حەقەت کاتە باوسەسە لا چێ دایکباوەکان زۆر لایەن پرسیار بێ کە ئێمە لە چی تەمەنێکەوە ئیتر بتوانین و چۆن پلەبەندی بکەین لەگەڵ ئەم منداڵە یعنی لە کێوە دەست پێ بکەین کە ئیتر ئەم مناڵە ئەگەر بۆ نمونە ڕۆژانە نیوەی ڕۆژەکەش بە ڕۆژوو بێ بۆ ئیتر کە گەورە بوو بەرەبەرە لە 7 ساڵی زۆر جاریوا مساڵە دڵمان نایە لەبەرەوەی لەسەری فەرز نییە تا 15 ساڵی 16 ساڵی کەسەکە ئیهمالەکەن کە ئەگاتە ئەو تەمەنەش لەوە چێ نەتوانێت ئیتر خێزان هەیە هەر منداڵێکی وشتە 15 حسابی مناڵی بووەکە هەر نایە بە ڕۆژوو بێ نەخێر هەموو زانایان یەکدەنگن لەسەر ئەوە کە لە 7 ساڵیەوە تەمەنەوە نوێشکردن دەست پێ دەکات دەست پێ دەکات دایکان و باوکان گوناهبار دەبن بەڵێ جا باسێکم زۆر باش لە 7 ساڵیەوە دەست پێ دەکات لە 10 ساڵی ئەگەر هەر ینی تۆ 4 ساڵ دەبێت فێری بکەی کە نوێشکردن ئەو هایە بە ڕۆژوو بن ئاوای هەموو ئادابەکان هەموو شتەکانی دیکە خوێندن هەموو فەرمانی پێ بکری هەتاوەکو 10 ساڵە ئەگەر لە 10 ساڵی نەیکرد ئەنجا ئەو کاتە شێوازەکە دەبێت بگۆڕدرێ بۆیە زانانی دەڵێن لە 7 ساڵی منداڵ دەزانێ نەخۆشی ساغی ڕاست و چەپی خۆی لێک دەکاتەوە لە 7 ساڵیەوە لە 10 ساڵی عەقڵەکەی وردەوەردە تەواو بەرەو گەورەی دەڕوا و هەتاوەکو ڕۆژوو نوێژ و ئەمانەش هەتاوەکو 15 ساڵ کە زۆرینەی زانایان دەڵێن بلوغ بەچێ بە 15 ساڵە هەتا ئەو کاتە واجب نییە لەسەری وەکو واجب بەڵام هەمووی دەفەرمون ئەگەر بیکا خێری دەگاتێ منداڵ بە ڕۆژوو بێ نوێژ بکە هەر خێر و خێرات و چاکە و کاتە خێرەکەیان هەر بۆ ئەنووسرێ چەندێ مناڵیش هەر بە دەنووسرێ بە تەئکید بەس هەتاوەکو 15 ساڵ لەسەریان نییە کە بوو بە 15 ساڵ ئەنجا ئەو کاتە واجبە لەسەریان ئەوە دەبێتە واجب ئیترەوە هەندێ ڕای تریش زۆر خەڵک تێدەگات کە بۆ نوێژ وایە بەس بۆ نوێژ وانە 15 ساڵ لێ خواردترە هەمووی 15 ساڵە بۆ نوێژیش بەڵێ ئەوە تەمان یەکدەنگی بزانانی زۆر لەسەر ئەوەیە کە باڵغ بوون لە 15 ساڵیە ئەوە تەمان زۆر شتی وایە من ئێستا تەفسیلاتی باز ناکەم و هەندێک پێیان وایە هەندێک لە زانایان کە ئیمام ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێ ئەو دەفەرمێت لە 18 ساڵ ئەنجا منداڵ بنوور دەبێت بەڵام زیاتر ئێستا زانایان وەکو زانایانی شەرع لەسەر ئەوە کە 15 ساڵە لە 15 ساڵ نوێژی لەسەرە بێ و ڕۆژش بگرێ بەڵام بەو مەرجانێکی گوتمان بنیەی جستەی لاواز نەکا و زەعیفی نەکات زۆر باشە مامۆستا لە تێگەیاندنی مانگی پیرۆزی ڕەمەزان لە ڕۆژوو زۆرێک لە خێزانەکان دوو ڕێگا بەکار دێنن لەوەی کە مانگی پیرۆزی ڕەمەزان لە منداڵەکانیان تێبگەن یەکێکانەوەیە کە زۆر جار دایکان و باوکان لەوانەیە و شەریکی وایە نەبێت یەکسەر ئەم منداڵە دەترسێنن دەڵێن ئەگە بە ڕۆژوو نەبی خۆی گەورە دەماسووتێنێ ئەتخاتە ئاگری جەهەنەمەوە کۆمەڵشتی ئەخاتە بەردەم ڕێگایەکی دیکەژێ بۆی ئەڕازێنێتەوە پێش ئەوی کە پێ بڵێ بە ڕۆژوو بە خۆی گەورە
ئەمە فەرزێکی خۆی گەورەوە ئەم مانگە مانگی بەرەکەتە سێریکە دراوسەکانمان ئەبەخشن کۆمەڵایەتی بابەتی بەخشین بابەتی خێر و چاکە مزگەوتەکان پڕن لە عیبادەت و تەراویح و نوێژکردن ینی ڕازاندنەوەیەکی بۆ دەکات بەڕای تۆ کامڕێگەیان دروستە بۆی کە منداڵ مانگی پیرۆزی ڕەمەزانی تێبگەێنیت و بتوانێت لەم مانگە پیرۆزە تێبگات وە لێی نەترسێت زۆر جار دەبینین منداڵ هەبوو لە منداڵی بەخراب لە مانگی پیرۆز و لە ئیسلام تێگەشتۆ بە گەورەی کاردانەوەی هەبوو هەر نەچۆتە ئەو ڕێگە ڕاستی کە هەبووە وەڵامی ئەم پرسیارە من دەمان لە ئینتەرنێت وانە دەرم هێناوە هەموو زانانی ئێستا ئەوەی زانانی پەروەردەکردنی منداڵ لەسەر ئەوەن دەڵێن منداڵ دەبێت دائیمان تەرجیعیکەی تەرجیعکردنیەکە لە شتا گرنگەکان و ئەم تەرجیعکردنە بەچیە بێ منداڵ دەبێ وا باسەکەن دەڵێن دەبێ هەدیە و دیاری پێ بدەیت دڵی خۆشکەی هەدی بۆ بینی شتی بۆ بکڕی شتی بۆ بکەی دڵی خۆشکەی یان ڕوحی منافەسە و وەکو دەڵێ پێشبڕشیە و مسابقە و ئەمانە بخێنە نێوان منداڵەکان جا هەر کەسە لە ماڵی خۆی یا هەر کەسە مەسەڵەن لە عیبادەت و کاری چاکەیە لە کاری چاکەیە بێگومان حتا لە نوێژکردن لە بەڕۆژ و بوون لە خوێندنە لەوانە لە هەموو دەبێت ئەو دوو تەریقەی ئینسان بەکاری بێنێ هەدیە و دیاری بۆ ئەو منداڵە دووهەم ڕۆحی مەنافەسە یعنی وەکو دەڵێ مسابقە و ئەوانە بکەیت مەسە بۆ نمونە کام مەسە بۆ نمونە باوکەکە دەتوانێت بڵێ کام منداڵم زیاتر هاتە مزگەوت و نوێژی جوانی کرد و بیعاری نەکرد و شتی نەکرد و شتی تێک نەدا و وەرحاصل ئەو شتانی نەکرد ئەو من هەردێکی جوانی بۆ کردم سەعاتێکی بۆ کردم کۆمپیوتەرێکی بۆ کردم شتێکی بۆ کردم ئاو یان مەسەلە بۆ نمونە کاوتان مەسەڵەن دوو منداڵی هەیە دەتوانێت منافەسە و پێشبڕکی بۆیان دروستکە لە بینیانە شتێکمان بینەچ لێرە قەوسێکم بێتی زۆر گرنگە دایکان و باوکان درۆ نەکەن لەگەڵ منداڵەکان هەر دیارەکەی بۆ بکە زۆر جار هەیە ئەمە ناکرێت نابێت نەخێر درۆکردن تەمە شتێکی حرامە هەتاوەکو پێغەمبەری خوا سەڵام دەفەرمێ دانیشت بوو دایکێک بانگی منداڵەکەی کرد گوتی وەرە با فەڵان شت بدەنێ دەڵێ بەڵام کە سەیری کرد پێغەمبەر سەڵام وا حاڵی بوو یعنی پێی نەدا فەرمی ئەی دایکی ئەو ڕۆڵەیە ئاگال لێبێ ئەگەر ئەو شتە نەدەی بە منداڵەکە ئەوە بە درۆ لەسەر حساب بکرێ دەبێتە درۆ کەواتە بێ سەر مادام تو وادەت پێدا باڵێنی پێدا ئەبێ بیدەیتێ نەوە گرینگە نابێ یانی مەسەلەی درۆکرد جارێ ئەوە مەسەلەی دەبێت دایک و باو ببن بە قودۆ پێشەوە پێشەنگ و پێشەڕە بۆ منداڵەکانیان لە چاکەدا لە هەرچی کاری چاک و باش و ئەمانەیە ناکرێ مەسەن باوکەکە بڵێ ئێوە وەرن نوێژ بکەن قورئان بخوێن ئەوە بەڵام بخۆی نیکە بە ڕۆژوو مەڵام بخۆی بە ڕۆژوو نەبێ ناکرێت دایک و باوکێک بڵێ کاکە مەسەلە فەیسبوک بەکارمێنێ بەڵام بخۆی بەکاری بێنێ جگەرمە کێشێ بەڵام بخۆی بیکێشێ مەسەر جنێ و مەدە بەڵام بخۆی جنێ بدا درۆمەکە بەڵام بخۆی بیکە ناکرێت ئەوە شتێکی زۆر خراپە بەحەقەت یەکێ لەو خاڵە گرنگانەی کە دایک و باوکان مامۆستایان مەڕەبیان پەروەردگاران کە بەکاری بێن ئەوەیە دەبێ ببن بە پێشەنگ و پێشاوە پێشڕە بۆ ئەولادەکان لە پێشە ئەو کارێ بە ئەوان دەڵێن بێ بخۆیان بیکەن باشە مامۆستا چۆن پێویستەکە پشت بەچی ببەسترێواتە دایک و باوکێک بەچی پشت بەستێ ئایا تەنها خۆی ئەتوانێت ئەم منداڵە پەروەردەکە یاخود بردننی ئەم مناڵە بۆ مزگەوت بۆ ناوەندی پەروەردەیی فێربوونی قورئان سونەتەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ینی کۆمەڵێک فێرکاریمان هەیە کە ڕەنگە دایک و باوک نەتوانێت لە ماڵەوە ئەگەر بێت و ئەم منداڵە ببرێ ئەو شوێنانە یاخود باوکەکە لەگەڵ خۆی دابی باتە مزگەوتێک ئەم منداڵە ئیتر فێری زۆر شتە بێت ئەو کاتە ڕەنگە زیاتریش فێربێلەوەی کە لە ماڵەوە مەسەلەی پەروەردە زۆر گرینگە مەسەلە پەروەردە ئێستا من ئەگەر بە تەفسیل باسی کەم زۆری پێدەچێت بە تایبەتی سێ بناغی گەورە هەیە لە پەروەردەکردندا یەکێک ئەو پێدانی ئەو مافانەیە کە منداڵ هەیە کەەوە دایک و باوک واجب لەسەرشان ئەو مافانە پێ بدە مافی منداڵ خوێندنە مەسەلا بڵێن پارە پوو لە خزمەتکردنە هەر شتێکی کەوا پێویستی پێ هەبێ ئەو مافانی کە هەنە نوێستکەی لە 15 مافەکە دەبێ منداڵ ئەو مافانەی پێ بدرێ ئیشکیان کۆمەڵێک ئوسلوب و شێوازە کە بۆ عەقلیەتی منداڵ بە قووەتەکە بۆ نمونە مەسەڵ داستانی گەورە گەورە ئی پێغەمبەران ئی پیاو چاکان ئی کەڵە پیاوە گەورەکان شۆڕەجێرەکان مجاهیدەکان زانانی گەورە ئەمە وەڕاستەوخۆ قسەی لەگەڵکەی بانگیکەی بە بانگی خۆ بە ڕوبەڕوو بانگیکەی
کەساتی بۆ دروست بکەیت خاڵێکی کۆمەڵک ئوسول بە شێوازە بۆ نەفسیەتی منداڵەکە بە قووەتەکە نەفسیەتی ئەو منداڵە بە قووەتەکە ئەوەش کۆمەڵک خاڵن کە بەحەقەت دەبێ ئەو دایک و باوکە ئەگەر بتوانێت ئەمانە بکە ئەبێ بیکە ئەگەر ئەو ناتوانێ بیدەتە دەست ئەو مامەستایی کە مەڕەبیە لە مەکتەبا بکرێ ئەگەر لە مەکتەب نەکرێت لە مزگەوتا بێ بکرێ ئەشکری هەردووکیان هەبێت ئەتوانێت بە هەردووکیان بکرێ بە هەردوو لایەنەکە یا مەسە بۆ نمونە ئەو مەدرسانەی کە هەیە ئێستا الحەمدوللا وەکو سەنتەری حیکما وەکو ئیقرا وەکو هەموو ئەو ڕێکخرا و شوێنانەی کە پەروەردەی منداڵی تێدا دەکرێت زۆر گرینگە بەڕاستی ئەوە جەخارێک کە لە پەروەردەکردن ئەوەیە کە نێسکەی نۆ بنیادنان هەیە دەبێت دایک و باوک و مامۆستایان پەروەردەکاران دەبێت ئیش بکەن لەسەر بنیادنانی منداڵەکە لەو نۆشتە یەکێکیان بیر و باوەڕە ئایا ئەم منداڵی تۆ چی بیر و باوەڕێک هەڵبگرێ باشە بیر و باوەڕێکی پاک و خاوێن یەکتاپەرستی خوا و گەورەیی پێغەمبەران سەلامی خوا لەسەر بێ کتێبەکانی خۆی پەروەردگار بەرنامە ئاسمانیەکان یان خۆخوا نەخواستە بەرنامەی دیکە کە وەڵحاسی بێناسێنی هەندی خەڵکی پێ بناسێنی یان نچێتە سەر ئەم بەرنامانە یان فێری عەقیدە و بیر و باوەڕێکی شیرک و گونا و تاوان و خراپ و ئەمانە هێنکە ئینسانێکی زاڵم ستەمکاری خۆش بوێ فەرقی هەیە ئەمە بنیادنانی عیبادەتکردن چۆن عیبادەت دەکات چۆن نوێژ دەکات چۆن بە ڕۆژوو بێ چۆن ئەو شتانە دەکات بنیادنانی مەسەلەی عاتیفە سۆز و عاتیفە بنیادنانی عەقڵەکەی بنیادنانی دەرونی بنیادنانی کۆمەڵایەتی ئەم منداڵە چۆن دەکەی بە منداڵێکی کۆمەڵایەتی گەورە بنیادنانی جەستەیی بنیادنانی قەضایەی مەسەلەی ئارەزوو چۆن ئەم منداڵە بە چ شێوازێک لەو شێوازە دەربچێ و لەو قەزی جینسی و ئەمانە دەربچێت ئەمە هەمووی ینی خاڵی گرنگن کە پێویستە ئەو دایک و باوکە ئەو مامۆستایانە ئەو مەڕەبیانە پەروەردگاران ئیشی لەسەرکەن زۆر باش مامۆستاگران هەرێکەشی ئەمە یعنی شتی زۆر تێدا هەیە ئەمە و ئەمەش من هەموو وەرم گرتووە لە ڕێبازی منهج التربیة النبوية للطفل کە پێغەمبەری خۆسم چۆن بەسکۆلەکانی منداڵی ئەسحابەکانی چۆن پەروەردە کردووە بەو شێوازە بۆ زانانی ئێستاش ئیشیان لەسەر کردووە ئەوان بە قووەت کردووە بەهێزیان کردووە و من بۆ خۆم تقریبا سێ کتێبی پەروەردەی منداڵم هەیە کێستا لە ماوانە ئێشیان چابووە ڕێبازی پەروەردەی منداڵ کە بەس هێوە چۆن بچێتە سەر ئاو و دەستنوێژ و سوودەکانی و وەڵحاس چۆن نوێژ دەکات چی بکات چ نەکات چۆن خۆی پاکخواوێن ڕابگرێ ئەوان هەموو کە گرنگە تێیدا زۆر باش مامۆستا باس لە بابەتێکی دیکە بکەین مامەڵەکردنی منداڵ لە نێو مزگەوتەکاندا دەبینین لە ئێستادا منداڵان بەتایبەت لە کاتی بەربانگا زۆر ڕوو لە مزگەوت دەکەن کەسانێکن لەوانەیە لێیان تووڕە بن زۆر جار وەکو ئاماژەم پێکرد منداڵ هەبووە ینی منەوەم بیستووە بە منداڵی لە مزگەوتە کەسێک مامۆستایە تووڕەی کردو زلەیەکی لێهاوتەتی بێدەنگ بە تا ئێستا شکاردانەی هەبوو لەو کاتۆ نەچۆتەوە بۆ مزگەوت دەبێت مامەڵی دروست چۆن بکرێت لەگەڵ منداڵان لە نێو مزگەوتەکاندا بەدەر لە خێزان لەوانەیە کەسانی دیکەش منداڵێک لەوانەیە زۆر پێ بکەنی لە مزگەوتە ئایا دەگونجێت لە نێو مزگەوتە لێ تووڕەبیت و لێ بدەیت هەڵبەتە هەموو زانانی شەر لەسەر ئەوەن منداڵ ئەگەر هات و نەگەیشتە ئەو حەدێکی کە زۆر بچکۆلە بوو یعنی 2 ساڵە 3 ساڵ ئەمانە لە مزگەوت بپارێزرێ باشە ئیلا مەگەر اللهم دایکی لەگەڵی بێ پاکی کاتەوە ئاگەلێ بێ شوێنەکە پیسنەکە ئەمانە ئەگینە ئەوە دەبێ مزگەوت بپارێزرێ لەو منداڵە بچکۆلانە 1 ساڵە و 2 ساڵە و 3 ساڵە ئەمە کە نازانێ خۆی پیسەکە لەوانەیە شتێکی خراپ بکە لەوانەیە کەسێک پێی لێ بنێ لەوانەیە مەسەلە شتێکی لێ بەسەر بێ لە مزگەوتە دایکی ئاگەی لێ نەبێ ئەمە ئەوە بەڵام لەوە کە منداڵ گەورە بوو توانی پێڕۆکە بوو مەسا بڵێن 4 ساڵ و 5 ساڵ و زیاتر و ئەمانە بە هیچ شێوازێکی هیچ کەسێک ناتوانێت لە مزگەوتە دەریانکە چونکە پێغەمبەر ئیسلام ڕەسوڵ سەڵەم دەیفەرموو لە مزگەوتە سەفی پیاوان لە پێشەوە سەفی منداڵەکان لە دوا ئەوان ئەنجا سەفی ئافرەتان لە دوا ئەوان کەواتە منداڵ لە پێش ئافرەتیشەوە خراوە لە مزگەوتە کەەوە گرینگە یانی کە ئێمە چاوی لێ بکەین و هیچ کەسێک لە مزگەوتان ناتوانێت کێشە نیە منداڵێک چیش بێتە ڕیزی پیاوانەوە لەگەڵ منداڵانی کووردا بێت ینی لە یەک سەفا بێت زۆر جار نەکراونەتەوە جیا نەکراوەتەوە ئەنی ئاسان نەمبینیەوە شتێکی وا کە جیان بکاتم مادام منداڵن ئیشکالێکی تێدا نیە جاوە خاڵێکی گرینگە دووهام بەڵام مەسەکە دەچێتە مزگەوت بەڕاستی مزگەوت هەموو شێوازەکانی نەزم و نیزامە الله ئەکبەر قامەتکردنە جەماعەتە تەسبیحاتە
قورئان خوێندنە جاوتار خوێنەوەی مامۆستایە هەمووی نەزم و نیزامە یانی ناکرێت ئەم منداڵن لە مزگەوت تا تەراتێنەوە بیکەن هەرا هۆریا و بەسمە ڕزم و ئەمانە دەبێت مزگەوتەکە ئیداری مزگەوتەکە زەبتی ئەو شتە بکات ئەبێ زەبتکە بە تایبەتی لەمانجی ڕەمەزاندا لە کاتی ئیفتاردا لە کاتی ئاو خواردنەوە و خورما خواردن و نوێشکردن و ئەو مەسائلانە ناکرێت منداڵ چکەوە منداڵ هەر تەبیعەتی خۆی دایمەن حەزی لە جوولە و وەرە و بڕۆ و بیعاری و شەقتی هەڵدان و ئەو مەسائلانە هەیە کەواتە بێ ئیداری مزگەوتەکە زەبتی ئەو کارە بکە ئەو نەزم نیزامە ڕابگرێت بۆی ئەو منداڵانە فێری هەم لە مزگەوتە فێری نظام ببن و هەم فێری عیبادەتکردن ببن ئەوە زۆر گرنگە ئەو خاڵە و لێرە دەستمە سەر ئەوە کە بەداخەوە زۆر مام حازیمان هەیە زۆر خەڵکی ینی هەندێک خەڵکی بە کورتی بابیڵێمە هەندێک خەڵکی ئەشار هەیە کە ئەم شتانە لەوانێ دەرکی پێ نەکەن لەوانەیە وا بزانن کە وا چاکە نێنە مزگەوت لێرەدا من بۆ خۆم برادێک بۆی باسیکردم گوتی مامۆستا گوتی هەر نەفەرێکی خۆمانە نازم برای بەم کەسی بوو گوتی لە مزگەوتە ئەزیتیان کردو دەریان کردو لە مزگەوتە هەتا ئێستا تەمەنی 35 ساڵە ڕووی نەکردوتەوە مزگەوت هەتا ئێستا ئەوە زۆر بەداخەوە شتێکی زۆر خراپە بۆی ئێمە دەبێت ڕوو بکەین هەموو ئەو حاجی و ئەو پیاوە بەڕێزانەی کە لە مزگەوتان نابێت بە هیچ شێوازێک من وەکو خۆم کە مامۆستایەکەم زۆر جار باسم کردووە منداڵ بە هیچ شێوازێکی نابێت وەڕە بکرێت نابێت خوانەخواستە دەربکرێت لە مزگەوتە نابێت ئەزێت بکرێت بەڵام دەبێت بە پێسەوابێ بێ زەبتیکەی تەرتیبی کە نەزم نیزامی بۆ دانێ قسەی خۆشی بۆ بکە قسەی خۆشی لەگەڵکە چای ماسکە ئەنجێ بێتەوە دەستی بگرە نمونەی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم حەسەن و حوسێن نوێژی کردوونەتە سەر پشتیوان سەر پشتی هەتا لە فەرمێن لە جارێکە زۆری پێچوو لە سوزدەیە دوایی کە پێغەمبەر سەڵەم هەتا ئەوان لا نەچون حەسەن و حوسێن لا نەچون لەسەر پشتی ئەویش هەڵەسایەوە ئەسحابەکان پیان لەوانە شتێک ڕوویدابێ شتێک ڕوویدابێ پێغەمبەر هەڵەسەم دوایی کە هەستا لێ بەوە فەرمی ئەوە حەسەن و حوسێن هاتبوونە سەر شانم هەتا لەفزێکی بەکارهێنا من حەز ناکەم بێڵێم لەبەر ئەوە بوو یعنی سواری پشتم ببوون هەتا نەهاتنە خوارێ نەمتوانی لە سوزدەکە هەڵبزمەوە نەیەشتەوە خۆشیان لێ تێکچوو عیسمان جایمە ئەگەر بەڕاستی ئەگەر ئێمە تەمەشای یعنی مامەڵەی پێغەمبەری خوا بکەین سڵاسم لەگەڵ حەسەن و حوسێن و لەگەڵ ئەو کوڕە بەرزەکانی هاوڵانی دیکە ئەگەر ئێمە تەمەشای ئەوە بکەین هەر شتی زۆر ئەجایبات هەیە لە کاتی نوێژکردندا کە پێغەمبەر سەڵەم چۆن مامەڵەی لەگەڵ ئەو منداڵانە کردووە بۆیە کەواتە دەبێت هەموو مسلمانان هەموو ئیمانداران حاجەکان خەڵکی نوێژخوێنەکان دەبێت مامەڵەی وەکو پێغەمبەری خوا بکەین سەڵاسەڵە نابێت لیان تۆڕەبی نابێت ئەزیەتیانکەی نابێت ئیزعاجەکەی نابێت دێناکەنە دەرەوە بەڵکو هەرچی تەڵەبیان کرد با بۆیان جێبەجێکەین بەڵام بە نەزم و نیزام و بەڕێک و پێشی زۆر سپاس مامۆستا کە ئامادەبووی لەگەڵمان ئەوە تەورەکەمان چاوە بوو ئێمە کاتمان نەما سپاس بۆ ئامادەبوونێت مامۆستا بوبەکر سیدیقی بانکخواز وازانەی ئانایی ئاینی زۆر سپاس بۆ ئامادەبوونێت بەڵازان خۆشەویستان دەچینە لای پامنێرمان ڕامیا ڕوسمان لە سلێمانی لەگەڵمانە بزانین چیمان بۆ دەگوازێتەوە ڕامیا سڵاوی خوا لێبێت و لە چ شوێنێکیت بەڵێ دانیار سڵاوی خواتان لێبێ شەوتان باش یان باشی بڵێم پاشێوتان باش نزیک دەبینەوە لە پاشێو ئێمە ئێستا لە لای مزگەوتی گەورەین لە شاری سلێمانی دەمەوێت باز لەوە بکەم کاریگەری خۆڵبارین لەسەر بەڕۆژووبوون خۆ دەزانی مرۆڤ کە بە ڕۆژوش نەبێت کە خۆڵباری نیەت تەواو قورگی وشکە بێتەوە ئیتر ئەگەر ئاو نەخوادیا ینی قورگی فێرن نەکاتەوە بە تەڕاییەک تووشی کێشە بێ بە تایبەتی ئەوانەی کە نەخۆشن یان گرفتێکیان هەیە جا ئەوە سێ ڕۆژە نزیکەی و سێ ڕۆژە خۆڵبارین هەیە لە شاری سلێمانی بە تایبەتی لەسەر ئەوانەی کەسانی کە بە ڕۆژوو دەبن کاریگەریەکەی زیاتر بووە من ئێستا لێرە کۆمەڵە خەڵک قسەم لەگەڵیان ناکرد لەسەر کاریگەریەکانی خۆڵبارین لەسەر بە ڕۆژووبوونەوەوانە لەگەڵەوەیە ینی لای مزگەوتی گەورەی سلێمانی دانیار خۆتە زانی تا نزیکەی بەربانگ لێرە خەڵک دێن نانەخۆن واتە پاشێو زۆربیان پاشێو لێرە دەکەن لەگەڵەوەیە دەمەوێت بچمە لای بەشێکیان پرسیاری ئەو خۆڵبارینیان لێ بکەین بزانین کاریگەری چیە لەسەر بە ڕۆژووبوون ئەم حاڵاتیە لێرە شیری شەفرۆشێت
تەبان شیر بۆ ئەم خۆڵبارینە هەر زۆر باشە بە تایبەت ئێستا کە خەڵک بەرەبەرە نزیکە بێتەوە لە پاشە و دێ شیرە خوات و چا ئەخوات و نانەخوات اینجا ڕاتەوە ماڵە سڵاو لێ بێ مامەجیان باشی قوربانم سپاس دەکەم لەگەڵ ڕۆژ و ڕەمەزانە چۆنی شکر باشن الحەمدوللا سپاس لەخوا بەزای بەشکۆ زۆر باشن ئەم خۆڵبارینە بۆ بە ڕۆژوبوون کاریگەری چی بووە ینی تۆ ئەگەر بە ڕۆژەوە ئیش پێیان لێرە بیا ئێواران بێت بەتایبەتی و کەسانی کە ئیشەکەن کاریگەریەکانی چیە لەسەر وڵای خۆڵبارینەکە ناخۆشە بەس کاریگەری نییە لەسەر ڕۆژوگرتن کەسی ئیمانی هەبێت چەند ئیمانی بە خۆت بێ ئەوەش دەتوانێت بە ڕۆژوێ بەڕۆژوگرتن زۆر ئاساییە بەلای ئیماندارە کەسێک ئیمانیە بەڵام هەر ناڕحەتێکی هەیە ئەوەی کە مەسەلەن بۆ قورگ تۆ قورگ وشکە بێتەوە یان وە تاکید وایە ئەوەی هەیە بەس ئەو یعنی نابێتە ڕێگری ڕۆژوگرتنەکەت ئەو کەسانی کە دێنە لات مەسەلەن باسی و ناڕحەتیانە ناکەن مەسەن بەهۆی خۆڵبارینەوە هەیە و تووشی ڕۆژوانە بێت هیچ ناڵێن ناوەڵە کەس تا ئێستا چی نەوت دەست خۆش بێ سڵاو لێ بێ باشی باشی عەرەبی مكان عربي من بغداد کێشەکەی ئەوەیە من عەرەبیش نازانم بەکوری من پرسیار لەکەم تۆ بە عەرەبی جواب بیتەوە والله رمضان خوش والله الحمد لله والشكر نهنئ العالم الاسلامي بحلول شهر رمضان المبارك وان شاء الله يعيد علينا وعلى امه محمد المسلمين بالخير والصحه والعافيه وطبعا انا عربي من بغداد جاي سياحه اليوم محامي عندي محكمه باكر وراجع لبغداد ان شاء الله بس رمضان ان شاء الله جاء رمضانيه طيبه وزينه ان شاء الله وتنعاد على الامه الاسلاميه بالصحه والعافيه والسلامه. طبعا دانيال خلقي عربي شيليه ايرا بتايبتي لای مزگەوتی گەورە ینی خەڵکێکی زۆر دێن لێرە پاشێوەکەنەوە خاڵە جان سڵاو لێ بە باشی لەگەڵی شوکاری تەکسی ئەوانەیە چۆنی خاڵە من هیچی لێ نازانم ئایسا تەکسی بێنەوە باشە قوربان باشی ئیشکاری تەکسیتان چۆنە وڵی بە ڕۆژە ئیشەکەن یا بەس بەشەوە وڵی من خۆم بەس بەشەو لەبەرەوەی بە ڕۆژ جادۆبان بەرناگە لەبەر تەکسی دووەم هاتوشۆ لە شەوانە چۆنە هەر نیوانی و فەرقی کردوەکەم بۆتەوە لەبەرەوەی شوێنە گشتیەکان نەماوە وەک سەرچنار و بازێ شوێنە هەیە داخراوە زۆربەی شوێنەکان داخراوە ئیشەکەش کەم بۆت لەگەڵ ڕەمەزان ئەوانەیە چۆن بەنسبەت ئیشەوە بەنسبەت ئیش و بەنسبەت ئەم خۆڵبارینەوە لەگەڵ ڕۆژ و ڕەمەزانەوانەیە وەڵی خراپە شتومە گرانە بەنزین گرانە ئیش و کارەکە نییە ینی ڕاکەی ڕۆژ تارە ڕاگەی پارەی بەنزینەکە سێکە دەرنانیتەوە بە ڕەمەزانی جوڵەت تۆزێ کەمتر بێتەوە لە ڕۆژان خەڵک کەمتریانە دەرەوە طبعاً زۆریش جادە چۆڵات چۆڵترە بازار چۆڵترە شکار ئەم کەمە دەست خۆش بە سپاس دەکەم دانیار بەپێی ئەو زانیارێنی کە کەشناسی باسیەکات کاریگەری ئەم خۆڵبارینە لە سبەی ئێوارەوە کەمترە بێتەوە لە ڕۆژی دووشەمەوە بە تەواتی کاریگەریەکەی نامێنێت تاوەکو دووشەمەش بەردەوامە بێت ینی بەشێک لە ئەوانەی کە بە ڕۆژوە بن بازدەوە دەکەن کە ئەو خۆڵباری بەڵێ سپاس بۆ ڕامیار کە لە سلێمانیەوە لەگەڵمانە بوو سپاس بۆ زانیاریەکانت ئێستاش دەچینە لای ناوبڕێک و لە تەوەری دووەما دەگەڕێنەوە وڵاتان. ئازان و خۆشەویستان لە چەوەری دومی بەرنامەکەماندا باز لەو دەکەین کە مانگی پیرۆزی ڕەمەزان کۆمەڵێک تایبەتمەندی هەیە کە ئەم تایبەتمەندیانە کۆمەلگا پێی دەبەخشێت بەشێکیانوە زانین لەم نێوەندەدا میدیا چ ڕۆڵێکی هەیە کە ئەم تایبەتمەندیانە پارێزێت و میدیا چ ڕۆڵێکی دەبێت لە هێشتنەوەی شکۆ و ئەهمیەتی مانگی پیرۆزی ڕەمەزان دەبێت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا میدیا چی پێشکەش بە بینەرەکانی بکات چۆن وا بکات کە سنگ و قورسایی ئەم مانگە زیاتر پیشانی بینەران بدات. بەڵازان خۆشەویستان گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر یەحیا ئەڵمەڕێشایی مامۆستای زانکۆ کاک دکتۆر زۆر بەخێر بێت. سپاس بۆم دەرفەتە. کاک دکتۆر مانگی پیرۆزی ڕەمەزان دەبینین کە مانگی خێر و چاکە و عیبادەت و مزگەوتەکان جمعیان دێت لە موسڵمانان ینی ئەمە خۆمان دەیبینین ڕۆژانە لەنێو کۆمەلگادا تا چەند گرنگە میدیا ئەم نمایشە جوانی کە خۆمان دەیبینین پیشانی بینەرانی بداتەوە سنگ و قورسایی ئەم مانگە پیشانی بینەرانی بداتەوە. بناوی خی گەورە سەرەتا پیرۆزبای مانگی ڕەمەزاندا بەڕێستان لە بینەرانی پەیام و لە سەرجەم موسڵمانانی کوردستانەکەم هیوادارم ئەم مانگە بێتە مانگی گەڕانەوەی ئارامی و سکوونەت و دروستبوونی کەش و هاوایەکی ڕۆحی کە هەمومان چێژی ئیمانی لێ ببینین.
لە ڕاستیا بایەقدانی میدیا بە مانگی ڕەمەزان لە دوو ڕوانگەوەیە لەو ڕوانگەوە کە میدیا خۆی کاریگەری هەیە واتە ئەمڕازێکە بۆ گەیاندنی زانیاری ئەمڕازێکە بۆ دروستکردنی کاریگەری وەسیلەیەکە کە پردێکە لە نێوان خەڵک و لە نێوان بابەتە جۆرا و جۆرەکانە تۆ لە ڕێگەی ئەمڕازە میدیایەکانەوە هەواڵ و زانیاریت پێگا لە ڕێگەی ئەمڕازە میدیایەکانەوە ئاشناوی بە ئەحداسەکانی دەوروبەر ڕێگەی ئەمڕازە میدیایەکانەوە ئاشناوی بە کەلتوری پێشووت ڕێگەی میدیا ئاشناوی بە هەموو ئەحداسی سیاسی جموجۆڵی ئابووری ئەحداسی وەرزشی هەموو ئەو ئەحداسانێک کە لە دەوروبەری تۆ ئێستا پێویستت بە ئەمڕازی میدیایە لەبەرەوە میدیا لە ڕوانگەی ئێتیمامدان بە حەدەسە جۆرا و جۆرەکانەوە ئێتیمام بە بۆنی ڕەمەزانیشە جگەلەوەی کە میدیا ئەرکی جۆرا و جۆری لە ئەستۆیە واتە لە کتێبەکان و سەرچاوەکانی ڕاگەیاندنە باز لە وەزائیفان ئەکرێت کە لە ئەستۆی ئەمڕازەکانی ڕاگەیاندنە وەک چۆن وەزیفەی پێدانی هەواڵی لە ئەستۆیە وەک چۆن وەزیفەی چاودێری دەسەڵاتی سیاسی لە ئەستۆیە بە هەمان شێوە ئەرکی کەشی لە ئەستۆیە ئەوەیە کە ئێحتیمام بدات بە بۆنە کۆمەڵایەتیەکان مناسباتی اجتیماعی جۆرا و جۆر بۆنە ئاینیەکان ئەو بابەتانەی کە لە ناو هەڵقوڵاوی خەڵکن ناو مجتەمع و کۆمەلگە و هەڵقوڵێواتە میدیا ئەبێ ڕنگدانەوەی خەڵک بێ خەڵک حەز و خولیای چیە ئارەزووی چیە بەشن چیە ئەگەڕەیە چ احتیمام بە چه حەدەسێکەیە ئەبێ ئەو واقعە ڕنگ باتەوە لە دەستگای میدیاکە ئەگەر میدیایەک دوور بێت لەم واقعە کۆمەڵایەتیە واقعە سیاسی ئەو واقعی کە لە دەوروبەری هەیە ئەوە بەڕاستی ئیشی میدیایی ناکە کارێکی کە ئەنجام هەر بۆیە ئێتیمامدانی میدیا بە بۆنێکی وەکو ڕەمەزان کارێکی سروشتی و تەبیعی ئەوەی ناسروشتی و ناتەبیعیە ئەوەیە کە میدیایەک لە هەرێمی کوردستان وڵاتێکی ئیسلامیە ئێتیمام بە بۆنەیەک نەدات وەکو بۆنەی ڕەمەزان ئەبێ نیشانی پرسایی لەسەر دکتۆر ئێستا وای لێ هاتووە تەنانەت لە سۆشیال میدیادەوە من لە مۆبایلەکەی خۆمەوە بە هەمان شێوەکو میدیا کاریگەری مەبێ ئەگەر باز لەوەش بکەین تەنانەت میدیا تەنها میدیا فەرمیەکان نین بەڵکو هەمووان لە سۆشیال میدیا ئێستا ڕۆڵێکی زۆر دەبین لە گەیاندنی کۆمەڵی هەواڵ و بابەتە بەدڵنیاییەوە خۆی یعنی ئەگەر ئەو احتیمامی کە دەستگای میدیایەکان هەیە نەقڵیکەین بۆ سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان و پێکەوە هەڵسەنگاندن و تەقیمیان بۆ بکەین ئەتوانین بڵین ئەمڕۆ هەرێمی کوردستان لە ناو کەشوهەوایەکی ئیمانیاژی ئەگەر سەیری ئامڕازە میدیایەکان بکەیت یعنی ئامڕازە میدیایەکانی لە یەکی ڕەمەزانەوە تا ئێستا ئامڕازە میدیایەکانی پێش ڕەمەزان نین یعنی کەسەری بەرنامەکان و ستایلی ئیشکردنیانەکەی احتیمام پێدانیان گۆڕانی هەموو ناوڕۆکی بەرنامەکانیان ستایلەکانی گۆڕاوە بۆ چونکە ئەمڕۆ مانگێکە تایە لە 95 زیاتری گەلی کورد لە هەرێمی کوردستانە احتیمام بە مناسبە ئەوەشی کە پێش ڕەمەزان ڕەنگە التیزاماتێکی ئاینی نەبوو بێ لە مانگی ڕەمەزانە گورجە بێتەوە وریا بێتەوە هوشیارە بێتەوە بۆ جۆرێک لە گەڕانەوەی بۆ شەعایرە تەعەبودیەکان بۆ دروستە بێ هەر بۆیە کە دەستگای میدیایەکان ئەم خوێندنەوەی ئەکەن هەر بۆ ئەبێ احتیمام بە مەجالە بن لەگەڵیشە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەدڵنیاییەوە تەمان ئەمە ئەگەر من بتانگەڕێنمەوە بۆ نزیکەی 20 ساڵ لەمە پێش کە سەرەتای دروستبوونی تەلەڤیزیۆن دەستگا ڕاگەیاندنەکانی کەبوو لە هەرێمی کوردستانە دەستگا ڕاگەیاندنەکان لە هەرێمی کوردستانە نەیان ئەویست خۆیان بن لە قەرەی مانگی ڕەمەزان و باسی جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان و بۆ چونکە کەناڵە ئیسلامیەکان دروست نەبوون ئەو کاتە کاتێک کەناڵە ئیسلامیەکان وردە دروست بوون وردە ئەوان احتیمامیاندا بە فعلا هەستیان کرد کە ئەمە ڕنگدانەوەی واقعی کۆمەڵگەیەوە کۆمەڵگە هەمووی بە ڕۆژوە هەمووی نوێژی تەراوی حەکا سەرقاڵە بە مانگی ڕەمەزان و تۆ ناکرێت خۆت گێلکی لەم حەدەس و لەم ڕووداوەمی مەر بۆیە ئێستا ئەوانیش ینی من ئەوەن ئەم ماوەی ئەم دەڕۆژە زۆر احتیمام بە ینی چاودێری دەستگا ڕاگەیاندنەکانەکەم یعنی ساڵ بە ساڵ احتیمامەکە لە هەڵکشانایە لە زیادبوونایە دەستگا ڕاگەیاندنەکانی ئەم ساڵ لە هەرێمی کوردستان دەستگا ڕاگەیاندنەکانی پارنین ئەوانی کەش غیری کەناڵی ئیسلامیەکانیش من ئەمێ کەناڵی ئیسلامیەکان ئەوە حاڵتێکی سروشتی و تەبیعیە ئەگەر احتیمام نێن بە مانگی ڕەمەزان ئەوە ئەرکی خۆیانە ئەوە هەر زۆر مەترسیدارە ینی بەڵام قسەکە لەوانی کایە کە ئێستا من ئەمساڵ زۆر متابعەکەم یعنی دەستگای ڕاگەیاندنیەوە هەبوو کە ئەسڵەن هەستن ئەکرد ئەمە جۆرێک لە التیزاماتی ئاینی هەبێت لە پێش مانگی ڕەمەزانە بەڵام لە مانگی ڕەمەزانە سەر تاپای بەرنامەکانی گۆڕیوە و احتیمام بە مانگی ڕەمەزانێک ئەمە ئەبێت جێک بینەرخێنەوە دەستخۆشیان لێ زۆر باشەکە دکتۆر بەڵام هەنێک میدیا هەیە دەستیان بۆ کۆمەڵی بابەت کل لەوانەیە زۆر ضرورەت نەبی بۆ بابەتێک ئایا دروستە لە مانگی پرۆزی ڕەمەزاندا زەواج بکرێت یاخود ئایا سێرکردنی فلیمە پۆرنەکان ڕۆژوو دەشکێنێت ینی سێری کۆمنتەکانەکەی بڕاوکە یەکێک نییە بڵێ من دەستخۆش بابەتێکی جوانتان و ڕژاند و ئەم دەستبردن بۆ بابەتانە بۆچی ینی ئەمان چی لەم جۆرە بابەتانە لە نێو هەموو ئەو احتیماماتانی کە هەیە
ڕەنگە ئەم حاڵتانەش دروست ببێ یعنی خۆی هەر باسکردن لە بابەتە ئاینیەکان ئەگەر بابەتی خلافیش بێ بەڵگەیە لەسەر ئەوەی تۆ مانگی ڕەمەزان و ئەتەوێت قسە لەسەر بابەتە ئاینەکەم واتە ئەگەر دەستگایکی ڕاگەیاندنیش لە حاڵەتێکی لەو شێوازی تا دروست بوو بێ و دەستی بردووە بابەتە خلافیەکان بۆ لە پێش ئەمە باسی نەکرد بۆ لە مانگی ڕەمەزانە باسیەکە ئەمە بەڵگەیە لەسەرەوەی ئەم دەستگا ڕاگەیاندنە ئێوێ لەم فرسەتێکە هەلێکە بۆ ئیتمام مانگی ڕەمەزان بەڵام بە دڵنیاییەوە ئێمە مانگی ڕەمەزان وەکو مانگی ئارامی سیرەکەن وەکو مانگی سکوونەت وەکو مانگی دروستبوونی کەش و هەوای عیبادەت ئەبێ دەستگا ڕاگەیاندنەکە تەنها خەیاڵ لای ئەوە بێ بینەرەکەی بباتە ناو کەش و هەوای عیبادەت و خواپەرستیەوە ئەگەر خلافات و ئەگەر ناکۆکی ئەیناڵە سلسلة جلود و شەیطان هەموو دەست و پێوەنی شەیطان ئەبەسرێتەوە لەو کاتە ئێبێ دەستگا ڕاگەیاندنەکە نەبێتە یارمەتی دەری شەیطان ئەبێت لەو کاتە ئێمە دەستگا ڕاگەیاندنەکە و ئەوەی کە ئیشەکە لە دەستگای ڕاگەیاندنە بیری لای ئەوە بێ کە یعنی کۆمەڵگەیەکی مسلمان خێزانێکی مسلمان دانیشتو ئەوێ لەم دەستگا ڕاگەیاندنەوە زانیاری پێ بگات لەسەر ڕەمەزان لەسەر فتواشت بزانێ کەش و هەوایەکی ئارامی بۆ دروست بێت جۆرێک لە تەرفیهی بۆ دروست بێتەنان دەستگا ڕاگەیاندنەکان ئەبێ لە شەوی ڕەمەزانە کاتێک کە ڕۆژەوانێک ئەمڕۆ ماندوو بۆ هیلاک بووە کارمەندێکە کرێکارێکە کەسێکی کەیە تۆ لەو کەش و هەوایی شەوە ئەبێ تۆزێک لە ئارامی و ئاسوودەی و جۆرێک پشووی دەرونی بۆ پێ ببەخشی یعنی ئەبێ لەگەڵ جۆرێک تەنویع جۆرێک لە ڕەنگا و ڕەنگی لە بەرنامەکانتە هەبێ و ئەبێ ئەمە ئەخوازی لە دەستگا ڕاگەیاندنە ئیسلامیەکانی بەڕاستی بەرپرسیارەتەکان قورسترە بەمەعنا تۆ بتوانیت لەناو ئەم تەکنۆلۆژیای ڕاگەیاندنەوە ئەو تۆڕۆکۆمەڵاتێک کە بەڕێز ئیشارەتە پێکرد لەناو ئەو هەموو کەش و هەوا و دروستبوونی چەناڵ و یوتیوب و فەیسبوک و ئینستاگرام ئەمانە تۆ بتوانیت مانگی ڕەمەزان لە ناوەڕۆکێکی جوان بە دەفرێکی جوان پێشکەشکەی واتە تۆ ئەگەر یعنی بەنمونە بیهێنمەوە چەندێک کابانی ماڵەوە بتوانێت خواردنێکی جوان دروستکە چەندێک بەلەزت بێ چەندێک موادی جۆراوجۆر بەکار بهێنێ ئەگەر لە دەفرێکی جوانە پێشکەشی ئێمەی نەکا سفرەکە نەڕازێنێتەوە جۆرێک لە مقبلات و سەوزە و تەرتیباتی بۆ نەکا بەڕاستی ڕەنگە بڵم جۆدەکەی بەزایە ڕۆشتووە ناوەڕۆکی ئیسلامیش لە مانگی ڕەمەزانە دەستگا ڕاگەیاندنەکانی ئێمە بە کەناڵی ئیسلامیەکان ئەگەر نتوان ئەم ناوەڕۆکە جوانە بەم ڕازاندنەوەی کە ئێوە کردوتانێتە دەستخۆشیتان لە یەکەم ئەگەر ئەوانەی ڕازێنیتەوە بەڕاستی خەڵک تاقەتی سەرکردنی نابێ ینی ئەگەر تۆ بە یەک ستایل ئیش بکەی بن بە ستایلی تەنها وعزی کە ئەوەش ڕەنگە زەڕۆر بێت لە مانگی ڕەمەزانە بەس تۆ بەرنامەکان هەمووی بەرنامەی ئامۆژگاریکردن و وعزی بێ خەڵک بێزارە بێ خەڵک بێتاقەتە بێ چونکە لە جومعە گوێی لە وعز و ئرشاد و ئامۆژگاریکردنە لە تەراویح دیسانەوە ئامۆژگاریەکرێ و نەسیحەتەکرێ بەرنامەکەی تۆ لە تەلەڤیزیۆنە دیسان هەماشتە رادیۆکە ئەکاتەوە لە ناو سیارەکەی هەر هەمە ئەم بینەرە هیلاکە بێ مانووە بێت تووشی مەلەلە بێ ئەبێت تۆ ئەم مەلەلەی بڕەوێنیتەوە بە جۆرێک لە ترش و خوێکردن جۆرێک لە تەنویعکردن و جۆراوجۆر طبعا ئەمە یەکێکە لە ئەرکە قورسەکانی میدیاکاری ئیسلامی چۆن ئەمە بتوانێت ناوەڕۆکێکی جوان بەستایڵێکی جوان پێشکەشکە کە ئەوە ئیشی ئێوەی و ئیشیوانێک دەستگا ڕاگەیاندنە دکتۆر ئێستای میدیای کوردی چۆن دەبینی لە مانگی ڕەمەزانەدا واتە ئاتوانیم یانە ناوەڕۆک و مەفهومی جوانی مانگی ڕەمەزانی پیرۆز بگەێنن یاخود بەرنامەکانیان تەنها بۆ پڕکردنەوەی کات و کۆمەڵک بابەتی لاوەکیە کە زۆر جار پەیوەندی بە مانگی ڕەمەزانەوە نییە هەر بنمونە زۆرێک لە درامای دۆبلاشکرا و کۆمەڵێک لەو بەرنامە تەرفیهیانی کە ناوەڕۆکەکانیان لاات زۆر زەڕوریش نەبێ لە کاتێکا بینەرێکی زۆریشان هەیە ئەگەر دەستگا ڕاگەیاندنە ئیسلامیەکان یا کۆمپانیا بەرهەمهێنەرە ئیسلامیەکان بیان توانێت مەجموعەیە درامای ئیسلامی بەهێز پێشکەشکەن ببنە بەدیل بۆ ئەو دەستگا ڕاگەیاندنی کە بەڕێز ئیشارەتی پێکەی و درامانە پێشکەشەکەن ئەو کاتە ئێمە ڕەنگە حەقی ئەومان هەبێ مافی ئەومان هەبێت گلەییان لێ بکەن و ڕەخنەیان لێ بکەین بەس تۆ ئیمکانیاتی تۆ قدرەتی تۆ نەک هەر ئیسلامیەکان هەر لە هەرێمی کوردستانە بەعام ئیمکانیاتی دراما و فلیم و ئەمانەش طبعا ئەوەش بەشەکە لە ئیشباعی بینەریش حەزی لێ جاجارە دراما و جاجارە مسلسل و ئەفلام و ئەوانە ببینێت ئەگەر تۆ بتوانی خۆت ئەمە ئینتاجکەی بەدڵنیاییەوە لەسەر سیرەی سەحابە لەسەر کێشێکی کۆمەڵایەتی لەسەر ئەو بابەتانی کە خەمی خەڵکن لەسەر مشاکل و گرفتەکانی ناو خەڵک ئێستا درامای ئێرانی بۆ توانێتی سەرکەوت بێت چونکە ناوەڵقوڵاوی ناو واقعی ئێرانیە هەموو مشاکلەکان گرفتەکان لە درامای ئێرانی تۆ هەستی پێکەی ئێمەش لە هەرێمی کوردستان ئەگەر بتوانین ئەوە بکەین ئەو شتێکی باشەکەین ئەوەی پەیوەستە بۆ کەناڵانەوە کە بەڕێز ئیشارەتی پێکەی و یعنی کە هەندێک بابەت عرضەکەن کە پێوەست نیە مانگی ڕەمەزان جارێ باید مەقسە لەسەرەوە بکەین لە ساعاتی ڕۆژوشکانە تەقییمێک بە ئەوە بکەین ئەو ساعاتێک کە نزیکە لە ڕۆژوشکاندن من ئەو ساعاتە زۆر متابعەکەم لەو ساعاتە هەستەکەم دەستگا ڕاگەیاندنەکان هەموو ستایلیان نەگۆڕن بە چەپ و بەڕاستەوە بە عیلمانی و بە هەمووی وای لێ دێ
جو کەش و هەوایەکی یانەگەرێکێک لەو کاتا خوێندنەوە بکە بۆ ینی ئەوەکو سامپڵ هەڵبژێرە لە 1 ساعت لە دەستگا ڕاگەیاندنە کانی هەرێمی کوردستان کەناڵە تەلەڤیزیۆنەکان نەتیجەیەکی زۆر جوانی بۆ دەرەچێت بەڵام دیارە کێشەکە لە پێش ئەوە و دوای ئەوە ینی دەستگا ڕاگەیاندنەکان ئەگەرێنەوە سەر عادەتی طبیعی خۆیان ئەوەی کە خۆیان لەسەری تۆش ناتوانانی فەرزێکی بەسەریانە بەڕاستی بڵێ هەرە بێ بەردەوام بەڵام ئەمە وەکو چۆن کەسێکەڵی کەسێک کە لە مانگی ڕەمەزانە ئیلتیزامی بۆ دروستە بڵێ کاکە فرسەتە مانگی ڕەمەزانە بەردەوام بەرەسەر پامەندبوونەکەت ئەمەش دیسان فرسەتێکە بۆ دەستگا ڕاگەیاندنەکە کە ئەوەی کە بەرپرسیارەتی کۆمەڵایەتیە لە ناو ئیشی ڕاگەیاندنە زۆر قسەی لەسەر دەکرێت و ئەوەی باز لە ئیلتیزاماتی ئاینیە بۆ خەڵکێک کە لە دەستگای ڕاگەیاندنە ئیشەکەن ینی من دڵنیام لە دەستگا ڕاگەیاندانە خەڵکی زۆری تەیە کە ئیلتیزاماتی ئاینی هەیە ئەوەش ینی بەشێکە لە بەرپرسیارەتێک لە ئەستۆی ئەوەیە و ئەبێ ئەم جۆرە مادام تۆ ئەمە احتیمام بە ڕەمەزانەی ئێبا لە دوای ئەوەش جارجارە بە بانێک لە کاناڵەکەتا ببیسرێ با جارجارە بەرنامەیەکی ئاینی هەبێ با جارجارە قورئانێک ینی ئەم کۆمەڵگەیەکی مسلمانە کاتێک کە تۆ ئەبینێ احتیمام بە مانگی ڕەمەزانەی بە جەژنی قوربانەی بە حەجەی بە مناسباتێکی من يعني زوجها متابعي هذه دەستگای ڕاگەیاندنی دەرەوەی خۆمانەکەم بۆ نمونە BBC يعني BBC کەناڵەکەم وانەزانین لە بەریتانیایە و هیچ پێویستی بەوە نیە احتیمام بە مانگی ڕەمەزان و جەژنی ڕەمەزان و قوربان و حەج و ئەمانە بەڵام بڕۆ متابعی بکە هەموو ئەو شعائرانە بە تایبەتی لە رادیۆکەیە احتیمام پێکە هەرگیز لە رادیۆ بیبیسیان نابیستی ناوی پێغەمبەر بێنن لە پاڵ شوێنەڵێ صلی الله عليه وسلم بۆ چونکە هەستەکە ئەمە کۆمەڵگەیەکی مسلمانە و پەیام ئاڕاستی ئەوانەکە دەستگا ڕاگەیاندنەکانی ئێمە کاتی ئەچن درامای کۆری و درامای شوێنەکانی کەین و بۆ ئێمەی نەقڵەکەن بەڕاستی ئەمە ڕنگدانەی واقعی کۆمەڵگە نییە بەڵام کاتی ئێمە ئەتوانین ئەم گلەیەمان بەدەنگێکی بەرز بڵین ئەو کاتێک کە خۆمان توانی شتێکمان کردبێ بازارەکەمان پڕ کردوێت لە بەرهەمی ناوەڕۆک جوان ئەو کاتڵین کاکە زەحمە نەبێ ئێمە هەموو بەرهەمەمان هەیە تو بۆ پەنابێتە بەر بەرهەمێکی کۆری یا شوێنێکی کە هیوادارم بتوانین لە داهاتوە ئەو جۆرە بەرهەمانە کاک دکتۆر چی بکرێت کە میدیای ئیسلامیەکان دەزانین کە ئەم میدیانە کەسانی مولتەزیم و کەسانی زیاتر ڕوو لە دین متابعی ئەم بەرنامەکانی ئەم کەناڵانە دەکات ئایا دەکرێت بەدەر لەم بینەرانە ئەم کەناڵانە وا بکەن کە بینەری غیرە ئیسلامی یاخود بینەرێکە بۆ نمونە لەوانەیە بە ڕۆژوو نەبێت ئەم میدیایە ئەم کەناڵە وا بکات ڕەمەزانی لا خۆشەویست بێت ڕۆژووی لا خۆشەویست بێت دەست پێ بکات زۆر دقیق و جوانە من یەک نمونە بهێنمەوە لە زۆر بەرنامەی تر ئەم نمونە هێناوەتەوە هەممان نەزانین کەناڵەکانی MBC ئیلتیزاماتی ئاینیان زۆرتیانی ئەوەی کە متابعی کرد بێت بەڵام گەنجێک کەیسە لە گەنجێتی دەرچووە تەمەنی دەچل و ئەوانە زیاترە بەناوی ئەحمەد شقێری ئەم پێشکەشکارە هیوادارم هەموو پێشکەشکارێکە لە کەناڵی ئیسلامیا ئیشەکات جارجارە متابعی ئەو پێشکەشکارە کە چۆن بەرنامە پێشکەشەکە ئەم پێشکەشکارە توانێتی بە بەرنمەیەکی ناوەڕۆکی ئیسلامی خۆی فەرزکە بەسەر کەناڵی MBC ئەوان داوای لێ بکەن کە بێت لە کەناڵەکەی بەرنامە پێشکەشکەن بەمەعنا بۆچی وای کردوانی خۆی ئەتوانی کەسێکی کە بانکەن یا کەسێکی کە بڵێت چونکە ئەم کوڕاتوانی شێوازی تەقدیمکردن و پێشکەشکردنی بگۆڕێ ئەو شێوازە کلاسیکیە وشکە بێڕۆحا گەرن جایز بێ ئەو وەسفانەیە کردم واز لێ بێنێ بۆ چونە ناو خەڵک بۆ حرەکە بۆ ئێستا زەمەنی حرەکە و جوڵەیە زەمەنی ئەکشنی ئێستا من دڵنیام دوای چەند دقەیەکی تر بینەری ئەم بەرنامەی ئەم بێتاقەتە بێت چونکە ئەڵێ ئەتر یان تاکە ئێوە قسەکەن یان زەحمە نەبێت حەزی لێتر بگۆڕێ ئەم جۆرێک لە جوڵە دروست بێت من ئەچم بۆ هەنێ بەرنامە یعنی کە بینم بەرنامەکە 40 دقیق ئێمە قسەکەین يعني بزين بخومايات والله مثل أم بينرا على أنا دبسة يتر هذا تاكت يعني أبيتو لبيز دقة ناوبرة كده يعني يصير يعني عصرك عصري أكشنو جولاه يعني وأبي بمثل يعني بسيرك جنابه كان على الإسلام كان أبي لقل أم جمو جولو حركة وأكشنا يعني جورك لتعزقريان تبي طبعا أما من قصيك سأو قصيك لنا كان على إيشك على توسي بخوي ما وصي زان كوي وقصي قلق وكون نازل يعني تسمع راح تزحمتك هاجي يشي ميديا شيء يبر لسريع شيء مهنة البحث عن المتاعب يعني تو كاتي يا أبي شيء ميديا نكى يا النية يعني نعرف الله نبشوها وأبي شاوري تكشوني أمير بكي شاوري نحسني ميوان بكي شاوري يعني زور مشاكل وقرفتي كديتا بردم كريم دي والله من قبل شاب يشكي بتشيجي يعني تدرك يودي سر شاشة وخلق الناس ما بس ما يعني أم إيش كردنا بيستي بجهد ومعنوبوني زور هي بيستي من هم جارب خوان كاركان معلم
و ئەوانش ینی دەورات و خولی میدیاەکرێت ئەڵم یعنی تۆ دوستێ چەک هەیە بەردەوام پێت بێ یەکەم ئەوە خوێندنەوە طبعاً بۆ میدیاکار زۆر زۆر بەردەوام خوێنێتەوە متابعە بێ جگە لەوەی متابعەکردنی کەناڵەت تەلەڤیزیۆنەکانی تر بزانین بە چ ستایڵێ بەرنامە پێشکەشەکەن یعنی ستایڵی جوڵە و حرەکە ئێستا مجموعەی کەناڵ پیا بوون لە هەرێمی کوردستانە دەسەرناوەتە یعنی خواردن دروستکردن لەسەر مێز و مسابقات و پێشبڕکێ و یعنی جۆرێک لە تەنویع و جموجوڵ دروستەکەن و دوای 10 دقیقە شتێکی کە فەقەرێکی کە بڕگەیەکی کەن کەناڵی ئیسلامیش بەڕاستی بێت لەگەڵ سەردەمەکەی بێت بۆ سەردەمێک کەناڵی ئیسلامیەکان دەورێکی باشیان بینیوە توانیان خەڵک هۆشیارکەنەوە خەڵک تەوعیە بکەن و خەڵک بێن لەسەر خەتی ئیشکردن لەسەر ئەم جۆرە بەرنامانە ئێستا سەردەمەکە سەردەمێکە بێتە جۆرێک لە فرێش و تازەگری لە خوانە دروست بکەن ئەگەر ئەمە نەکەن بەڕاستی قافڵەکە بەجێیان ئێڵێ و خەڵکی کە پێشەکەوێ و ئەمە خۆمان واقعەکەی بینن بینەری خەڵکی کەناڵەکانی تر زۆرتر لە بینەری کەناڵی ئیسلامیەکان هەر دیراسە و لێکۆڵینەوە بکە راپرسێ بکە لە نێوان کۆمەڵگەی سلێمانی بڵێ زەحمە نەبێ کەناڵەکانی تر لە پێش کەناڵی ئیسلامیەکان واقعەکەمان نەبێ اعتراف پێ بکەین چی واکەمە تۆ پێش خات ئەبێ بەڕاستی ئیمکانێت و بودجەیەکی زۆر لە بەردەسا بێ کادیری زۆر باش پێ بگەینی بینەری بۆ دەورات و ئەم کادیرە مشکلەی ئەوەی نەبێ بەیانی لە کەناڵەکە بێ و ئێوارە تەکسی پێ بێ بەیانی لە کەناڵەکە بێ و ئیشێکی کە بکە لەگەڵێ ئەبێ متەفەرڕێکی بە تەواوەتی بەڵام کاک دکتۆر کۆمەڵی واجباتی دینی هەیە و بنەماکانی ئاین پرۆئیسلام هەیە لەوانەیە نێڵێت ینی با بڵێن بەشاز لە شێوازەکان ڕێگر بێ لەوەی کە نابێت کۆمەڵەش دەمە پێشکەش بە بینەران بکەین ئەمەش بۆ خۆی لەوانەیە زۆر جا بینەر وات هەست بکات کە ئێمە ئەنی لە ئاینێکی دواکەوتوین فیلمی ڕیسالە بەڵێ فیلمێکی ئیسلامیە چەند ساڵە لەوەتی من بیرمێ فیلمی ڕیسالە لێ درێ ئێستش کە ئەیبینی چێژی لێبینی خۆ فیلمێکی ئیسلامی و تۆ ئەبێ بزانی چ ناوەڕۆکێک پێشکەشەکەی ڕەبتی بەوە نیە تۆ کەسێکی ئیسلامی دا ملتەزیمی هەندێک لە ئەوانەی کە خوێندنەوەکەن بۆ تۆڕی ئاسمانی جەزیرە پێڵن کەناڵێکی ئیسلامی بەکو ئیسلامی ناوزە دەکەن شريعة وحياتي هنا مجموعة برنامج هنا اهتمام بقضايا مسلمان استلا جزيرة مباشرة عمر عبد الكافي يعني تو هلا برأوي بلي كنالك إسلامي دستو بيت نابسرته تو أتوانيت لناو كنالك إسلامية إبداع بكي دهنان بكي وجورك يعني تشويق بو من ركات دروس بكي بلا مثل أبي أم ستايل تقليدية كلاسيكية بقوري شون أي قوري براسي ما بيوسي بدوراتها بيوسي بمحاضراتها بيوسي بجهد وميش قوشين عاصفي ذهنية أو أبي جورك لدسكراوي بو دسكراوي هنا كان دروس كي وأبي جورك لكرانة وتبه بمعنى نترسي ل هەندێک قسە و بیرۆ چوون لە ناو دەستگاڕاگەیانەکە تا تەرح بکرێت کێشێکی کە لە کێشەکانی دەستگاڕاگەیان ئیسلامیەکان ئەوەیە جۆرێک لە ترسیانەوە ئەزان نەگەرێکێک لە کەناڵێکی پەیامی لە کەناڵی سپێدەیە لە دەستگایکی ڕاگەیاندن ڕەخنەیەکی گر لە سەرکردەیەکی ئیسلامی یا ڕەخنەیەکی گر لە مەفهومێکی ئیسلامی ئیتر کعبە کەس بۆ دنیا کاکە وانە لەناو قورئانە بڕۆ خەڵک شەیتان مناقەشەکە لەگەڵ خی گەورە و تۆمارش کراوە باسی ئەنواع و ئەشکال جەدەل و مناقەشات و کافرەکان چیاڵن بە پێغەمبەر و پێڵن کاهین و پێڵن مەجنون و ئەنواع عشت دەبایکی لە دەستگایکی ڕاگەاندنی ئیسلامیا بە یەکێک لە سەردەکانی بڵێ کاکە ئێوە چی لە نازانن چ عیبێکی تیانێمە ئێمە ئەبێ ئەم ترسەمان نەبێت هەندێک دەستگا ڕاگەاندنەکانی تر بۆچی ئەو بینەرەیان بۆ خۆیان دروست کردووە چونکە گوێ نایەتی ئیسلامیێنێت ئەلمانیێنێ خەڵکی چەپێنێ ڕازێنێ هەمووی قسە ئەکا خەڵک کە وردە متابعی کەناڵی ئیسلامی کرد بینی هەموو ڕەنگێکی تیا جێگە بۆتەوە هەموو کەس قسەی خۆەکە ئەو کاتە بەڕاستی ئەبێتە جێگەی بینەری دکتۆر با بچینە سەر بابەتێکی تر کە زۆر گرنگە ئایا بەڕاستی میدیا پێویستەکە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە خۆی لە چی بە دوور بخات ئیتر با بەشێکی فراوانتر بڵین تەنانەت ئەگەر منیش لە سۆشیال میدیاکەی خۆمان لە چی بپارێزینەوە ئەو کێشانەیەک کە ئێستا لە مانگی ڕەمەزاندا و لە میدیاکانە دەیبینی کە مەفهومێکی وا ناگەێنێ بۆ مانگی ڕەمەزان خۆی ئەمە یعنی ئەرکێکی قورسە لە بردن دەستگای ڕاگەاندنا تۆ واقعەکە دێ واقعێکی تاڵە بۆ نمونە ئاماری ڕێژەی جیابوونەوەی خێزانی بڵاو بۆتەوە ئێستا لە هەرێمی کوردستانە چەند ڕۆژی پێش زەجێکی هەرێمی کوردستان کە زۆر زیادی کرد مانگی ڕەمەزانیشە چیەکەی لەم بابەتیان زۆر زەحمەتە تۆ خۆت لای لەم بابەتە ئەبێ قسەی لەسەر بکەی ئەبێ بکەیتە مۆزوعی کە ڕەمەزان بکەیتە فرسەتی قسەکردن لەسەر ئەهمیەتی خێزان و لەسەر ئەهمیەتی خۆشەویستی لە نێوان ژنومێردا و لەسەر قسەکردن و بیبەستەوە بە کە مانگی ڕەمەزان مانگی کۆکردنەوەی خێزانە یعنی بکەیتە ئەتوانی هەردوو چەمکەکە پێکەوە بەسیتەوە لەبەر ئەوە مانگی ڕەمەزان فرسەتە بۆ قسەکردن لەسەر خێزان لەسەر ئوسرە وەکو بنیاتێکی مهمی مجتەمع و کۆمەڵگە قسەکردن لەسەر بەخشین چەند مەفهومێکی گرنگە لە قسەکردن لەسەر ئەهمیەتی مزگەوت لەسەر مؤسسە وەکو دەستگایەکی گرنگ ئێستا لە هەرێمی کوردستانە من ئەو ڕۆژێک شتێکی نووسی بوو لە تۆڕی کۆمەڵایەتی قسەی لەسەر ئەوە کردبوو کە لە مزگەوتەکانە ئافرەتەکان
گرفتاری مناڵەکانیان مناڵەکان ئەگرین و نازانچیان لێ بکەن و جێ دوو سەبێک لە ناو مزگەوتە تۆ بەڕاستی عیبادەت و بە ئاسوودەی بۆ ناکرێت مش نووسی بووم مزگەوت ئەبێت لە مزگەوتی دەرچێ بکرێ بە مؤسسە و دەستگا واتە هەتا برادری لە بەریتانیا من مجموعەشتم نووسی بوو کۆمنتێکی نووسی مزگەوت لە بەریتانیا ئاوایە نووسی بووم ئەبێ مزگەوت یا شوێنی قاعی کۆبوونەوەکان بێ ئەبێ شوێنی هۆڵی پێشکردنی سیمینار بێ کتێبخانەیەکی گەورەی تیابێ ئەبێ هەموو ئەوشتانی کردو لە مزگەوتە ئێمە ئیسە مزگەوت تەنها بۆتە جێگەی عیبادەت و خواپەرستی بەداخەوە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستانە تعاملێکی خراپێک لەگەڵ مزگەوتە مزگەوتی کردە شوێنی مراقەبەکردن و چاودێری و یعنی جۆری لە سانسۆری دروست کرد نەیهێشت مزگەوتەکان تەنها پرسەخانە لەگەڵ خەڵکی جوار فێر بووە خەڵکی جوار ڕاتوو لەسەری لەبەرەوە قەزم ئەوە بین سەر پرسیارەکەی جەنابەت ئەبێت دەستگای ڕاگەیاندنی ئێمە ئەم بابەتانە بوروژێنێ مەسەن کەسێک بێنە بڵێ نەزرەت چییە بۆ مزگەوت کە فرسەتی ڕەمەزانە مزگەوت ئەبێ ئەبەم شێوازە تەعامل لەگەڵ بکرێ بۆ بەخشی نەزرەت چۆن ئێمە سیستەمی زەکات ڕێخێن 4 ڕۆژێکە سەرفیترەیە ئەمە نەکەینە خلافی کەسێک بەنوعێک زەکاتەکە یا کەسێکیش بەنوعێکی کە ئیجتیهاد و بۆچوونەتی هەردوو بۆچوونەکە واریدە مەبەستم وایە ڕەمەزان شوێنی وروژاندنی خلافات و بیر و بۆچوونە جیاوازەکان نیە شوێنی ئارامی بەخشینە شوێنی سکوونەتە ئەو خەڵکانی کە لە پێش ڕەمەزانە جۆرێک لە شڵەژانی دەرونیان هەیە مەفروض دەڕوانگی ڕەمەزانە دەرونیان ئارام بێتەوە دەستگای ڕاگەیاندن ئەبێ پاڵپشتی ئەم جۆرە دکتۆرە توانین بە دیوێکی تریشا بڵین لە جیاتی ئەوەی باز لە گرفتەکان بکەین بین چۆنەڵی چارەسەرێک بۆ ئەوانە کار لەسەر هۆشیاری بکەینەوە زیاتر ئەو کاتە ڕەنگە لاچێ بە شێوازێکی تر ڕێکدانەوەیەکی کاریگەری هەبێ خۆی ئەبێ هەردووکیان باسکی هەم نابێ خۆت لای لە گرفتەکان یعنی چۆن دکتۆرێک باسی نەخۆشی ئەکا بەڵام لەگەڵیش عیلاجەکەشی پێوێ ئەگەر چی هەندێک تەسەوریان وایە ئەڵەن ئیشی دەستگای ڕاگەیاندنی عیلاج بکە بەڕاستی ئەو تەسەورە ژەیە تەمان ناو پسپۆرانی بۆی ڕاگەیاندن ئەڵەن ڕاگەیاندن میدیاکار پزیشک نییە کە عیلاج بدۆزێتەوە میدیاکار تەنها واقعەکە بۆ ئێمە نەقڵەکە ئەوە شوێنی کێ بۆ تۆ باسی جیاببوونەوەی خێزانێکی ئەوە ئیشی من نییە عیلاجێکەوە ئیشی مامۆسای ئاینی و دادگا و وەزارەت و حکوومەت و شوێنەکانی کێ بەڵام لەگەڵیشە بەشێک لە چارەسەری هەر پێ بەمعنا هێنانی پسپۆڕێک بەشێکە لە چارەسەر بەرنامەیەک بڵاوکردنەوەی هۆشیاریەک و بەڕێز دەڵی جۆرێکە لە چارەسەری بابەتەکان لەبەرەوە یعنی ئەبێ جۆرێک لە هاوسەنگی بپارێزی لە نێوان عرضکردنی نەخۆشیەکان گرفتەکان ئەوانەی کە خەڵک بەدەستیەوە ئەناڵێ لە نێوان ئەوەش کە تۆ جارجارە جۆرێک لە حل و لە چارەسەر بۆ خەڵک بدۆزیتەوە بەڵام ئیتر جۆری چارەسەرەکەش نابێ بڵێ ئەمە عیلاجی سحریە چونکە لەگەڵیشە ئەبێ دەستگای تر مؤسساتی تر پاڵپشتی دەستگای ڕاگەیاندن بۆی دەستگای ڕاگەیاندن بتوانێت ئەم چارەسەر بدۆزێتەوە بەتایبەتی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان و سۆشیال میدیا کە یعنی ئێستا بۆتە سیلاح و چەکی سەردەم هەر دەستگایکی ڕاگەیاندن ناتوانێت بە ئەکتیڤی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان بەکار بهێنێ بەڕاستی دوا ئەکەوێ و ناتوانێت سەرکەوتوو بێ خوێندنەوە بۆ سەرکەوتنی دەستگایکی ڕاگەاندن ئیستەوای لێ هاتووە لە سۆشیال میدیاکەوەیەتی زۆر کەسایەتێک لە دەستگایکی ڕاگەاندن کاریگەری زیاترە لەسەر مۆزوعەکان یعنی جاری وایە بەکارهێنانی چەناڵی یوتیوب لایەن کەسایەتێکی ئاینیەوە یا کەسایەتێکی ئابوووریەوە یا کەسایەتێکی کۆمەڵایەتیەوە یا وەرزشەوانێکەوە یا هەر کەسێکی بۆ خۆی ناوبانی پڕبنەتینە یان لەبەرەوە تۆ ئەتوانی ئەم دەستگا ڕاگەاندن ئەم سۆشیال میدیای بە شێوەیەکی باش بەکاربهێنێ نیعمەتێکە هاتووە فرسەتێکە بۆ ئێمە بتوانین لێو کاریگەری زۆر باشەکە دوتۆڕە زۆر بینەرانی لاک نەکەین زۆر پێماگە گفتوگۆماکە بەڵام دو پەیامت چییە بۆ کەناڵی ئیسلامیەکان یاخود کەناڵەکانی دیکەوە بینەر بۆ خێزانەکان دەبێت لە مانگی پرۆزی ڕەمەزاندا شاشەکەیان لەسەر چ جۆرە بەرنمەیەک و کەناڵێک بێت ڕاستی من بڵم یعنی مافیەوەم نییە کە ینی پەیام ئاراستەی دەستگا ڕاگەاندنستانەکەم چکە خۆم ماوەی بە پرسیارەتی دەستگای ڕاگەاندنم هەبوو بەڵام هەرەوە نێ ینی بەڕاستی ئەبێ لەگەڵ ئەم سەردەما بڕۆیت و ئەبێ جۆرە تەنویع دروستکەی لە بەرنامەکاندا و ئەبێ دان بنی بە هەنێ خەلەل و کێشە و گرفت کە لە دەستگای ڕاگەاندنی ئیسلامی هەیە ئەو نوخبە بێتە جۆرێک لە دەستە بژێرەتی دەستگای ڕاگەاندنایە دەرچی لەو قاڵبی نوخبەوێتیە وای لێ بیتە ینی خەمی خەڵک ینی خەڵک لای تۆ خەمەکانی خۆی بڕێژێ جەماوە لای تۆ بەشاکی لە گرفتەکانی عرضکە تا بتوانین لەگەڵ ئەو سەردەما بڕۆیت و بتوانی چارەسەری کێشەکانی خەڵکی خۆی بەڕێز دەڵێ و بتوانی لەگەڵ سەردەمەکە هاوزەمن بڕۆیتەوە کاریگەری دروست خێزان و دایکان و باوکان ئێستا
دایکان و باوکان ئەوەندەی ئەرک و ینی پەرستێرەتیان لە ناو سوشیال میدیا ڕەنگەوەندە لە تەلەڤیزیۆنەکان نەبێت چونکە ئێستا مناڵ سەری تەلەڤیزیۆن ناکە ینی ئەرکی دایک و باوک این بۆ تۆ لەو ئاوێری مۆبایلێک لە دەستایەتی لەگەڵ ئەو سوشیال میدیا و ئایپاد و شتانێکە ئێستا لە وەز ئەو باردۆخێکی زۆر مەترسیدارە ئاژین بەڕاستی مناڵ هەموو جۆر شتێک ئەبینێ ئێستا ئەو یوتیوب کیدز و هەندێک چارەسەر دۆزراوتە فلتەر و ئەمانە مەفرۆزە ئایلەکان خێزانەکان بەکاری بێن و ئەبێ منداڵ سەرخاڵ کرێ بە یاریەوە بە گەیمەوە بە قسەکردنەوە گفتوگۆی لەگەڵا بکەی نابێ هەر تەنها ئاڵوودە بێت لەسەر ئەمە وە پێش هەموو ئەمانە ئەگەر منداڵەکە باوکودایەکەی بینی بەردەوام ئاوایانە کرد کە من خۆم ڕەنگە یەکێکم لەوانە دووبارەکات دەبێ خۆت یەکەم جار مەشغوڵ بی بە گەیمەوە مەشغوڵ بی بە خوێندنەوەەوە مەشغوڵ بی بە چوزانم ئیشێکی ماڵەوە وەحەسەت سەرقاڵ بی بە کارێکی باشتر لە ئیشی ڕاگەیان نەکات ناڕەکەش چاو لە تۆکە و ڕەنگە خێزانێکی بەختەوە دەبیست. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوون و بۆ زانیاریەکانە خۆشحاڵ بووین کە لەگەڵمان ئامادە بووی. زۆر سپاس بۆ دکتۆر یحیا عومەر ڕێشایی مامۆستای زانکۆ. زۆر سپاس. رازان خۆشەویستان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە باشووری کوردستانێکێک لەو دیمەنە جوانانەی دەبینین کە لە نێو مزگەوتەکاندا لە کاتی ڕۆژ و شکاندندا بە کۆمەڵ تێکرا پێکەوە ڕۆژ و دەشکێن و خوان و خواردن پێکەوە دەخۆن پێکەوە بینەری بابەتێک دەبین لەو بارەوە کە هاوکارانمان بۆیان ئامادە کردین. من ناوم بەکر محەممەدە دانیشتوی گوندی گردەنازێم سەر بە قەزای سەی سادق سەعات 20 دقە دێم بۆیرە خەریکی ئەم ئیشە بم نیسکەکە دێنم جوانی شومەوە دووگی بەرخمانێ دووگی تێ ئەەکەم پیازی تێ ئەەکەم هەندێک بەهاراتی تایبەت هەیە تێ یەکەم تامی زۆر خۆش ئەکاو یعنی هەر لەم سنوورەشە فقط پێم وایە ئێمە تاکە مزگەوت بین هەڵەسین بەم ئیشە بۆ خێرخوازان خوای گەورە پاداشتیان بداتەوە با خەڵیان پڕکە یعنی ئەم ئیشە ئەگەر خێرخوازان نەبێت ناکرێت لەبەرەوەی سەرفیاتێکی هەیە بۆ بەردەوامیش بڵێ هەتا خوای گەورە ئیشەڵڵا تەمەن بدا لە ژیانە بم خزمەتکارە بم ئیشەڵڵا بە ئەم خەڵکەکە سپاسگوزار بووە بەڵام ئامانجی ئێمەش تەنها ڕەزامەندی خوای پەروەردگارە هیچی تر ئەم خزمەتەشکە ئیکەم یعنی زۆر دڵم پێی خۆشە یعنی کە ئەو خەڵکە ئەبینم من ئەم خزمەتیانەکەم یعنی زۆر دەرونێن پێی مرتاحم لەبەرەوەی ئەمە فی سەبیلا بۆ خوایە. هیواداری ئینشاءالله گەنجەکانمان هەر ئاوا خزمەتکاری دین و خزمەتکاری مسلمانان و مزگەوت بن زۆر ئیشێکی باشەکەن و سوپاسیانەکەین دوعای خێریان بۆکەین. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت لە حەدیثی صحیحە هەر کەسێک شتێک بدا بۆ ڕۆژەوانێ ڕۆژوەکەی پێ بشکێنێ و بەرمانی بکاتەوە خێری ئەو ڕۆژە ئەوی بۆ ئەنووسرێت. لەبەر ئەوە چەند کەسێک لە بەرهەمی ئەم چێشتە بخۆن ئەم شۆربایە کە دروستی ئەکا ئینشاءالله خێری هەموو ڕۆژەوانان ئەو ڕۆژوانانە بۆ ئەم گەنجە بەڕێزانە ئەنووسێت و بەبێ ئەوەی کەوا لە هینی لە پاداشی ڕۆژوانانیش کەم بکاتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرموویەتی یەکێ لەو شتانەی لە ڕۆژی قیامەتە کە ئینسان پرسیاری لێ ئەکرێت لەو گەنجێتی کەوا یعنی بوویەتی لە چیا سەرفی کردووە ئەو گەنجێتی لە چیا سەرف کردووە بۆیە پێیان دەڵێن با گەنجێتیەکان لە شتی باشا سەر بکەن لە خزمەتی دینە لە خزمەتی وڵاتە لە خزمەتی مزگەوت و ئیسلامە سەرف بکەن تەمەت. الله ئەکبەر. بەسەر چاوانی ساڵانە وەک نەریتێکی کۆمەڵایەتی وەک خزمەتکردنیەک ئێمە لیژنەی مزگەوتیمانەیە بە ڕاوێژ و پرسمان لەگەڵ مامۆساوە لەگەڵ کۆمەڵێک گەنجی تر وە بە سەرپەرشتی بەڕێز کاکە بەکرکە یەکێکە لە گەنجە خەمخۆر دڵسۆزەکانی ئاوایی ئێواران ئەم خوانە کە بریتە لە دروستکردنی شۆربای نیسک تا بەشێکا بەسەر ڕۆژوانە لە ڕاستیە کارێکی زۆر جوان و کارێکی زۆر پاک و خاوێن و کاکە بەکرد بەم کارەی بووەتە هۆی ئەوەی کە بێتە خۆشەویستی هەمومان بینی
خۆت و کۆمەڵگە لە ڕاستیەکە پێغەمبەر صلی الله فەرمێ خەیر الناس ئەنفعهم للناس باشترینتان ئەوەیە کە خێری پێ بۆ دەوروبەرەکەی بۆ کۆمەڵگەکەی بۆ دراوسەکەی بۆ خزم و کەس و کارەکەی بۆ ئەهلی مزگەوت لە ڕاستیە کاکە بەکر ئیشێکی جوانەکە ئێمە دەستخۆشی لەکەین و زۆر جێگەی نرخاندنە بەڕاستی ئیشەکەی وادارین بەردەوام بێەوە ئینشاڵڵا بەردەوامیشە بێ و دەستخۆشی لە خەڵکی ئاواییشەکەین کە هاوکارێکی باشی کاکە بەکردن هەم لە ڕووی مادی و هەم لە ڕووی معنەویەوە. ئەزیزان یەکێک لەو شتانی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا زۆر گرنگی پێدەدرێ ئەویش خوێندنی قورئانی پیرۆزەوە کۆبوونەوە ئاینیەکانە. خۆشبەختانە لە زۆربەی ناوچەکان کۆمەڵی کۆبوونەوەی ئاینی هەیە و یەکێکیش لەو بابەتانە خوێندنی بە کۆمەڵی قورئانی پیرۆزدا واتە خەتمکردنی قورئان. ڤیدیۆکمان لەو بارەوە هەیە لە سلێمانی پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبێت. ئێمە خۆڕەخراوی خوشکانی کۆمەڵی دادگەری پرۆژەمان ئەوەی کە ئینشەڵڵا پەروەردەیەکی ڕەسەن و دروست بگەڕینەوە بۆ ناو میلەتەکەی خۆمان هەستاوین بە پەروەردەکردنی لە مناڵانەوە ئەم بینایەمان کە گرتووە و لێرە دەست و دەورێکی ڕۆژانەی تایە ئەلحەمدولیا بەردەوام دەرسی تایە ئەنجا بۆنەی هاتنیمانی پیرۆزی ڕەمەزانیشەوە ختمی قورئانمان تیاداناوە هەموو ڕۆژێ دوو جوز ئەخوێنین و دوای ئەوەش تەراویحیشمان تیاداناوە شەوان تەراویحی تیاکەین هەر لە ئێرەیە. ئیتر سواز بەخوای گەورە هەستەکەم خەڵک بە گڕوتنێکی زۆرەوە ڕۆکاتە ئێرە و زۆر پێخۆشە و دەستخۆشی لە بەڕێستانەکە و لە ئێمەشەکە کە هەستاین بەم کارە خەیری و ئینشەڵڵا هەدەفمان گەڕانەوەی گەل و میلەتەکەمانە بۆ سەر بەرنامی پیرۆزی خوای پەروەردگار و زیندووکردنەوەی ئاەتەکانی خوای پەروەردگار و تەطبیقکردنی لە خۆمانە و لە دەوروبەرمانە ئینشەڵڵا. الحەمدولله سپاس بۆ خوا زۆر بە جوانی ئەڕوا بەڕێوە هەموو ڕۆژێک دوو جوزئیتە ئەخوێندرێت سپاس بۆ پەروەردگار یعنی سوودێکی زۆرمان لەبینە خاستن بۆ ئەم منتیقەیە یعنی لە کۆمەڵێشت ئەم جەماعەتە گەڕاونەتەوە لە باسی دنیای ئەمانە الحەمدولله سپاس بۆ خوا ڕۆژەکە زۆر بە باشی ئەڕوا بەڕێوە. بۆ کردوینەتەوە بۆ خۆمان ئیسفادەی لێەکەین و وجدانین دانیشین و ئەوی قورئانە خوێنە ئەوی ئەوە کو ئێمە نازانین دانیشین سەیریان گوێگرین و زۆرمان پێخۆش شەوخوانێ بڕێ و تەراویحی تیاکرێ و قورئان تیا خۆنگرێ و ئیسیفادەمان لێ کردەوە پێمان خۆشە و ئیتر ڕەمەزانەوە حەزەکەن ئێمەش بین لێرە ئەوانی قورئانە خوێن ئێمەش دانیشی بەدیارێنەوە دڵمان پێکرێتەوە ڕەحمەت لەو کەسێک کە ئێرەی کردوێتەوە کە ئێرەی بۆ ئێمە داناوە رحمتي خوای لێبێ. بەڵازان و خۆشەویستان بەم شازادینە کۆتایی بەرنامەی ئەمشەوە دەخوازیم کە بڕگۆ بابەتەکانمان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی ئازیز ببێت بۆ تاعەت و ڕۆژوتان قبوڵ بێت بەخوای گەورە دەپاڕێنەوە کە ئەم مانگە پیرۆزە بێتە هەوێنی ئەوەی کە زیاتر ببەخشین و زیاتر
بەدەم ئەم بانگەوازە پیرۆزی ئاینی پیرۆزی ئیسلام و خوای گەورە و پێغەمبەری ئازیمەوی دوخوای لەسەر بێت بچین و دواتر دوای ڕەمەزانیش و دوای مانگی پیرۆزی ڕەمەزانیش هەر بەردەوامی لەسەر ئەو پەرست و عیبادەتانەی کە لەم مانگەدا بە گروتینێکی زیاترەوە بەشداری لێدا دەکەین و بەردەوام دەبین تێدا تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ هەر شاد بن خواتان لەگەڵ